بینەرانی عزیز سڵاوتانەی بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەم ڕۆژ با کۆمەڵێ بڕگە و بابەتی نواتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتا بێت. خۆشەویستان لە بەرنامی ئەم ڕۆژمانە سێ تەوەرمان بۆ ئامادە کردوون کە هەر سێ تەوەرەکە تایبەتە بە ئەم بارودۆخەی ئێستا تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام هەر تەوەریان بە شێوەیەک و لە ڕوویەکی جیاوازەوە. لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە گفتوگۆکەین لەسەر شێوازی کڕینی پێداویستیەکان لەم بارودۆخەی ئێستادا کە بێگومان هەروەک دیارە وا بۆ نزیکەی 2 هەفتە دەبێت کە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان ناماو نەتەوانێت خۆیان کەرەنتینە کردووە لە پێناو پاراستنی خۆیان و کەسوکاریان و لە پێناو پاراستنی هەموو لایەکدا. لەم دۆخەی ئێستادا ئێمە چۆن پێداویستیەکانمان پڕکەینەوە، چۆن پێداویستەکانمان دابینکەین. بێگومان کە ئەم قەدەغەی هاتوچۆیە بەرگرانیەکی لەسەر شانی هاوڵاتیان دروست کردووە کە ناتوانن وەکو پێویست بڕۆنە دەرەوانێ پێداویستەکانیان بەدەست بێنن. لەم تەوەرەیە بە شێوەیەکی زانستی بازەوە دەکەین کە چۆن پێداویستەکانە بەدەست بێنن. لە بەشێکی تری پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر هەستی بەرپرسیارەتی بەرامبەر بە تەندروستی کۆمەلگا کە بێگومان ئەم هەستی بەرپرسیارەتیە بەرامبەر بە تەندروستی کۆمەلگا تاکەکان دەگرێتەوەنێ و لە هەمان کاتا خێزانیش دەگرێتەوە تا بەگشتی تەواوی ئەندامانی کۆمەلگا دەگرێتەوانێ کە بێگومان تەندروستی کۆمەلگا لە پێش تەندروستی تاک و خێزانەوەی چونکە هەر تاکە هۆکارە بۆ ئەوەی کە تەندروستی خێزان تێکباوە لە هەمان کاتە خێزانە بۆ ئەوەی کە تەندروستی کۆمەلگا و تەندروستی گشتی تێکبا. ئەمەش تەوەری دومی پرۆگرامەکە. لە تەوەری سێمی پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر پاراستنی تەندروستی گشتی وەک ئەرکێکی ئاینی کە هەروەک ئاشکرا تەندروستی گشتی یان پاراستنی تەندروستی گشتی ئەرکێکی ئینسانیە، ئەرکێکی ئەخلاقی و لە هەمان کاتدا ئەرکێکی ئاینیشە. لە تەوەری سێمە باز لەو ڕۆ دەکەین کە وەکو ئەرکێکی ئاینی. ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت، بەڵام سەرەتا بە ڕێنمایی تەندروستی دەست پێکەین، بە ڕێنمایی خۆپاراستن دەست پێکەین و دواتر بەردەوام بین. ژانەسەر، کۆکە، هەناسە تەنگی، بەرزی پلەی گەرمی جەستە، پەیوەندی بکە بە ژمارە 122 بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. ئەم کاتتان باش بەڕێزان، ئێمە پەروەردەی تاک و خێزان و کۆمەڵگەمان لە ئەستۆدایە بۆ هیچ کاتێک دەستبەرداری ئایندەینەوەکانمان نابین. لە ئێستادا بۆ بەردەوامی ژیان و زانست و پەروەردە بۆ ئەوەی گیانی خوێندکاران و مناڵەکانمان پارێزراو بێت لە ڤایرۆسی کۆرۆنا پابەندین بە ڕێنماییە تەندروستیەکان و خۆمان دەپارێزین. هەر بۆیە داوا لە بەخێوکارانی قوتابیان و خوێندکاران دەکەم بۆ سەلامەتی گیانی منداڵەکانیان پابەندی ڕێنماییەکان بن. بە پشتیوانی خوددا ئەو دۆخەش تێدەپەڕێنین و ئایندەی خوێندکارانمان گەشاوە دەبێت. تەندروستی باش بۆ مامۆستایان و خوێندکاران و گشت دەخوازم با پابەندین. بەڵێ خۆشەویستان، هەروەکو لە پێشترە ئاماژەم پێکرد لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر شێوازی کڕینی پێداویستیەکان لەم بارودۆخی ئێستادا. هەروەکو ئاشکرایە کەوا نزیکەی 2 هەفتە دەبێت کە ئەم بارودۆخە یاخود بڵێن حکوومەت و وەزارەتی تەندروستی 2 هەفتەی داناوە بۆی کە هاوڵاتیان نەڕۆنە دەرەوانەیان 2 هەفتەی داناوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە ماڵە خۆیان کەرەنتینە کردووە کە ناتوانن وەکو پێویست یان وەکو ڕۆژانی تر بڕۆنە دەرەوە پێداویستەکانیان بەدەست بهێنن. ئەمەش بارگرانێکی بۆ هاوڵاتیان دروست کردووە کە بێگومان لەم کاتەدا ئەگەر حاڵەتەکە زۆر پێویست نەبێ یان ناچار نەبێ بۆ ئەوەی کە نەڕۆینە دەرەوانێ. لە کاتێکیشا کە پێویستیەک دێتە پێشەوانە ناچاری بڕۆیتە دەرەوانێ بۆ ئەوەی کە ئەو شتێک کە پێویستە پێێتی بەدەستی بێنی. بەڵام چۆن ئەمە ئەبێت بە شێوەیەکی زانستیانە بێ، نابێت هەر بە شێوەیەکی هەڕەمەکی بڕۆینە دەرەوانی. وا پێویستەکە کە دەستکێش بەکاربێنی، یا پێویستەکە کە دەمامک بەکاربێنی بۆ پاراستنی خۆمان و کەسوکارمان و لە هەمان کاتدا بۆ پاراستنی خاوەند و کانارەکەش. لە هەمان کاتدا هاوکارمان هونەر ڕەسوڵ ڕپۆرتاژێکی لەسەر ئەم بابەتە لەگەڵ کەسێکی پسپۆر لە بوارەدا بۆ ئامادە کردوین. با پێکەوە بینەری بین بزانین ئەم شێوازە زانستی و بەدەستێنانی پێداویستەکان چۆنە. گەلی کوردستان بێگومان زۆر لەسەر نەخۆشی کۆرۆنا قسە دەکرێت و بە شێوەیەکی گشتی پسپۆران و شارەزایان لە بوارەدا قسە دەکەن کە پێویستە هاوڵاتیان چی بکەنەوە چۆن خۆیان لە نەخۆشی کۆرۆنا بپارێزن. ئەوەی ئەم شوێنەیە مەلی وەستاوین
شەقامێکی سەرەکی ڕانیەیە ئەڵبەت لە ناو ڕانێ دەڤری راپەڕین کۆمەڵێک بازگەدان درراوە بەڵام ئەمە یەکێک لەو بازگانەیە کە ڕۆژانە لە زۆر کاتدا قەرەباڵغی دروست دەکات. ئێمە لەم بەرنامەیەدا دەمانێت بپرسین پێویستە هێزەکانی ناوخۆ بە گشتی کارمەندانی تەندروستی ئەوانەی کە فرۆشیارن دەبێت چۆن مامەڵە بکەن وەڕێکارەکان چین و ئەو مامەڵەیە کە فرۆشیار و خاوەن دوکان و مارکێت و میوەفرۆشەکان دەیکەن لە سنوورەکەدا ئایا تەندروستە بە شێوەیەکی گشتی کۆی وەڵامی ئەم پرسیاران دەدەینەوە کە میوانی بەڕێزی من کاک ومێت حەسەن کە ماستەری هێلە نەخۆشیە گوازراوەکان کاک ومێت ئەم کاتت باش سڵاو دێبێ گەربێ ئێرە سڵاو دێبێت پێم بڵێ سەرەتا بەر لەوەی بینە سەرەما بەگشتی لە دەڤری ڕاپەڕین دۆخەکەت چۆنە وەڕێکارەکان چۆن؟ زۆر سپاس بە خێراتتان دەکەم. من ئەوڕۆ لەگەڵ بەڕێستان دیارە بەرنامەی ئەومانداناوە کە هەموو ئەو شوێنانە بەسەرکەینەوە کە مایەی گواستنەوەی نەخۆشەکەن یان گریمانە لێ دەکرێت گومانە لێ دەکرێت کە نەخۆشەکە لەوێ و بگوازرێتەوە. ئێمە سەرەتا هەروەکو بەڕێوەبەر بڵێ ئیشارە پێکرد سەرتا سکرینینێکی ناو بازارمان کرد بە شێوەیەکی ڕەندەم سامپڵمان وەرگرت نمونەمان وەرگرت لە خەڵکێکی ئاسایی دیارە لە بینی ئەو نمونانە نمونەیەکی پۆزتیڤمان هەبووە تاکو ئێستا ئەو نمونەیەش کە وەرمان گرتووە نیشانە و ئاماژەیە بۆ ئەوەی کە چەندین نمونەی تری پۆزتیڤ هەنە لە ناو شارەکەدا شاراون دیار نین نازاندرێ کێ بۆیە هەم پێویستمان بە نمونەی ترێکە وەریگرین هەمیش ئاماژەیەک و ڕێنمایەک بدەین بە هاوڵاتانی خۆمان کە ئەو نمونە دەلالەتە لەوەی کە خەڵکی توشببووی تریش هەیە کە پێویست داوە دەکات زیاتر خۆمان بپارێزین زیاتر ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکەین هەر لە سۆنگەی ئەوەشەوە ئەمڕۆ بڕیارمانداوەکە ئیشێکی مەدانی بکەین بچین بە ئەو شوێنە قەڵەباڵغانێ ئەو شوێنانەی کە گومان دەکرێت نەخۆشیەکە لەوێەوە دووبارە سەر هەڵدات و بگوازرێتەوە بۆ هاوڵاتیان. بەگشتی گەر پێمان بڵێ ئەوەی کە لەبەردەستی جەنابەتدا ینی ڕەنگە لە مامەڵەیەکی بچووکدا هەڵەیەکی گەورە ڕوودا 2000 شارێکتیدا زیانمەند دەبێت یعنی ئەو هەڵانە چینە کە لای جەنابەتەیە و ئێوە کەسانی شارەزا درکتا پێی دەست خۆش بێ پرسیارەکە زۆر لە جێگەی خۆی بوو یەک هەڵەیەکی بچووک چکە ئەمە بابەتێکی زۆر هەستیارە ڤایرۆسەکەش ڤایرۆسێکی تازێ و زۆر هەستیارە ئەوەی دەبینین کە لە وڵاتانی دەوروبەردا چ دەگوزارێ چۆن ڤایرۆسەکە بە شێوەیەک تەشەنەی کردووە کە هیچ شێوەیەکە ناتوانێت کۆنتترۆل بکرێت بۆیە لە هەڵەیەکی بچووکەوە بۆ هێت تۆ شارێک بەڕاستی وێران بکەیت لێ ڕێگە یەک کەسێکەوە بۆ هێ شارێک وێران بکرێت ئێمە ئەمڕۆ ئەم ئیشە مەدانێک کە کردومانە ئەو هەڵە بچووکانە دەخینە ڕوو لەلایەن ئەو هاوڵاتیانەوە کە دەکرێت بۆی هەیە ببێتە هۆی ئەوەی کە گواستنەوەی نەخۆشەکە لەو کەسەوە بۆ سەدان و هەزاران هاوڵاتیانی تر بەڵێ یەکێک لەو شوێنانەی کە ئێمە زۆر تەرکیزی لەسەر دەکەین کە ئەمڕۆ بەڕاستی هێزە ئەمنیەکانە ئەو هێزە ئەمنیانە کە دیارە لەسەر زادەکان دەوەسن ئەرک واجبی خوان جێبەجێ دەکەن زۆر سوپاسیان دەکەین بەڕاستی ئێمە شانەزیان پێوە دەکەین بەڵام بۆ ئەوەی ئەوان پارێزراو بن لەوەی کە نەخۆشیەکە لە شۆفێرە بەڕێزەکان نەگوازرێتەوە بۆ ئەوان و لە ڕێگەی ئەوانی شەو دووبارە نەگوازرێتەوە بۆ خەڵکانی تر ئێمە ئێسارەت ینی ئیشارەت بۆ دوسێ شت دەکەین یەکێک لەو شتانێک کە پێویستە ئیشارەتی پێ بکەم ئەوەیە داوا لە برانی هێزە ئەمنیەکان دەکەم بە هیچ شێوەیەک لە شۆفێری سارەکە نزیک نەکەونەوە بە جۆرێکە بەلایانی کەمەوە دووری مەترێک لە بینی خۆی و شۆفێرەکە هەبێت ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم کاتێک کە شۆفێرەکە جامی سارەکەی دەکاتەوە هەویە لە هیچ کەسێک وەرنەگیرێت هەویە تەنها لە ڕێگەی شۆفێرەکەەوە بەو شێوەیە پیشانی هێزە ئەمنیەکان بدرێت کە ڕێگەپێدانی هەبێت یا هەر شتێکی هەبێت لی وەرنەگیرێت چونکە بۆی هەیە ئەو کەسە خۆی توشبوو بێت هەویەکەی هەڵگیری ڤایرۆسەکە بێت کاتێک کە هێزە ئەمنیەکانیش برانی ئاسایش کە دەست لە هەویە کەسەکە دەدەن هەویەکە بۆ خۆی ڤایرۆسەکەی پێوە بێت ئەم لە ڕێگەی خۆیەوە ئەم ڤایرۆسە بە خۆی دەگوازێتەوە دووبارە ڤایرۆسەکە لە ڕێگەی دەستی ئەوە بۆی هەیە بگوازێتەوە بۆ کەسێکی تر بە شێوەیە بۆ من ئەگەر ڤایرۆسەکە لە یەکێک هەویە یەکێکەوە بگوازرێتەوە بۆ کارمەندی ئاسایشەکە بۆ دەستی کارمەندی ئاسایشەکەت کارمەندی ئاسایشەکەش کە دووبارە دەستی لە هەوی شۆفێرێکی تردا ئەم جاران ڤایرۆسەکە لە کارمەندی ئاسایشەکە دەگوازرێتەوە بۆ هەویە کەسێکی تر دووبارە ئەمە یعنی سلسلە دروست دەبێت بازنێش دروست دەبێت ئەو کەسە بۆی هێت دەستی لێدا بچێتە ناو ماڵ منداڵی خۆی یا ئیهمالێکی تێدا بکەیان دەستی نەشۆرێ ئەو کاتە ڤایرۆسەکە بۆ شێوە تەشەنە دەکات ئەمە ڕێگەیەکە لە گواستنەوەی نەخۆشیەکە لە خەڵکەوە بۆ هێزە ئەمنیەکان و لە هێزە ئەمنیەکانیشەوە بۆ خەڵک خاڵی سێم ئەوەیە کە هەر بخۆیان لە ناو خۆیان دە هێزە ئەمنیەکان ئێمە وەکو تێبینیمان کردووە بەڕاستی
ینی قەڵەباڵقێکی لە سنوور بەدەر دروست کراوە لە بازگەکان ئەوەیە من ئەمڕۆ کە بینیومە لە ڕانیە بەڕاستی لە بەیانی کە هاتوومە ینی پێویستە یەک کەسێک بچێ بەڕۆ ڕووی کەسی شوفێر بەڵام بۆ یەک سارە جاری وهبوو 6 کەسم بینیوە کە دەوری سارەکاندا ئەو 6 کەسە یەکەم ئەگەر یەکێک لە هێزە ئەمنیەکان خوانە خواستەکە توش ببێت دەیگوازێتەوە بۆ هاوڵەکانی خۆی ویان ئەگەر یەکێک لەو هێزە ئەمنیانە توش ببێت کە ئەوەندە نزیک دەبنەوە لە شوفێرەکە و قسەی لەگەڵ دەکەن بۆی هەیە بە پژمەی ئەوان بە پرشکی دەمی ئەوان بەڕاستی بگوازرێتەوە بۆ شوفێرەکە بۆیە ئێمە ڕێنماییمان ئەوەیە کە برانی هێز ئەمنیەکان یەک کەسێکم بچێتە نزیک سارەکە و هەمویان بێک و کۆنە بنەوە لە یەک شوێن حتا مەسلەی نان خواردنەکەش ئەگەر دەکرێت هەمویان لە یەک شوێن بێکەوە نان نەخۆن چونکە بەڕاستی ڤایرۆسەکە و کەیسەکان و خەڵکانی هەڵگەری نەخۆشەکە بەڕاستی ونن و نیشانەشان پێوە دیار نییە و ساغ و سەلامەتیشن بۆیە بەڕاستی دەکرێت هەر یەکێکمان توش بووبین بە ڤایرۆسەکە ئەوانەی کە مارکێتن سەوزە فرۆشت ینی ئەوانە ئێمە با بڵین بە لیستە سەلسول دامانناوە ئەگەر بکرێ ئاسایی بێ من باسکەم شوێنی دووە من شوێنی بەڕاستی موچە وەرگتنە دیارە من دوێنێ ڕێنمایش چوون بۆ ئەو شوێنێکە موچەی لێ دەدرا یعنی ئێمە مزگەوتەکانمان قەدەغە کرد کە نوێژی تێدا بکرێت ئێمە زۆر شوێنمان قەدەغە کرد کە نوێژی تێدا بکرێت یان مەسەلە شتی تێدا بکرێت قەڵەباڵی تا بکرێت بەڵام ئەوەی کە من دوێنە بینیمە لە شوێنی موچە وەرگتنەکە بەڕاستی کارەساتێکی گەورەیە بەڕاستی یعنی بۆمبێکی زۆر خەتەرناکە کە دەکونجێت بەڕاستی دەڤەری ڕاپەڕین ئێمە بەدەستی خۆمان ئەو ڤایرۆسە ببینە ناوماڵی تاک بە تاکی خەڵکی ڕانیە و قەڵازێ و بڵێ پشتدەر بۆیە بەڕاستی شێوازی وەرگتنی ئەو موچەیە بەکاملی ناتەندروستە خەڵکەکە بەسەرێکەوە تێک چڕژا بوو هیچ ڕێنمایی تەندروستی تێدا جێبەجێ نەدەکرا زۆر کەمێکی یان ماسکیان بەست بوو ئەو ماسک بەستنەش یان ماسکە ئاساییەکان بوون بەسەرێکەوە قەڵەباڵق ببوو دەگونجێ یەکێک لەو 500 کەسێکە لە موچە وەرگی یەک کەسی توش بووی بەستە یەک کەس ئەگەر بپشمێ بەسەر لەوانی هەزاران لەوانە مەسەلە سەردان لەوانە توش دەبێت بۆیە بەڕاستیش ئێمە ڕێنمایمان بۆ ئەو برایانەی کە موچەکە تەوزیع دەکەن کە ڕێکارێک بگرنە بەر شێوەیەک بگرنەمە کە بەو شێوەیە قەڵەباڵغە دووز نەبێ و ئامۆژگاریشمان بۆ خەڵکانی کە موچە وەردەگرن بەو شێوەیە قەڵەباڵغە دووز نەکەن هیچ نەبێت سەرێ بگرن ئەو سەرێش ئەگەر بۆ نمونە سەرەکە ئەگەر هات بێتە ناو بازاڕی ڕانیەش بەڵام بەلایانیکەوە مەترێک لە یەکتر دوور بن یعنی بە تەسەلسول بڕۆ نەک هەموو بڕۆنە بەردەم پەنجەرەکە هەم کارمەندێک کە معاشەکە دەدا بەڕاستی پارێزراونیە هەم خەڵکەکەش لە بینی خواندا پارێزراونی شوێنی سێممان بەنزیخانەکانە داوایان لێ دەکەین چونکە بەنزیخانەکانیش بەڕاستی شوێنێکن کە قەڵەباڵغن بەردەوام هاتوچۆی خەڵکیان لەسرە داوایان لێ دەکەین لە کارمەندی بەنزیخانەکە یەکەمەوە دەست پێ دەکەم کاربەری بەنزیخانەکەت بە هیچ شێوەیەک لێ نەگەڕێ کابرای شۆفێر دابەزێ ئەگەر کابرای شۆفێر ویستی داش بەزێ نێڵ نەگەڕە دابەزێ چونکە بۆی هەیە ئەو کەسی کە کارمەندی ئەفو بەنزیخانەکەی خۆی توش ببێت ئەو کاتە شۆفێرەکە توش دەکات شۆفێرەکە دەیباتەوە ماڵ و منداڵی خۆی توش دەکات بۆی بە هیچ شێوێک لێ نەگەڕێت تەنانە لێ نەگەڕێت جامەکەشی بکاتەوە پارەکە بە شێوەیەکی سەریع وەرگرێ و بەنزینەکە بۆ تێکا و بەڕێکات ئەوە خاڵی یەکەم بۆ ئەو کەسێک کە لە بەنزیخانەکە داوام دەکات خاڵی دووەم بۆ ئەو شوفێری کە دەچێت بەنزین تێنەکات تکایە شۆفەری بەڕێز دامە بەزە تکایە دامە بەزە بۆی هەیە ئەو کارمەندێک کە ئەتۆ ئەو ڕۆدەی بینی هەزاران کەسی بینی بێ سەدان کەسی بینی بێ لەواتێ پەیوەندی هەبوو بێ لەگەڵ خەڵکانێک کە هەڵگری ڤایرۆسەکەی بۆی شوفێری بەرز کا تۆش دامە بەزە بای چەند بەنزینت دەوێت یان مەسەلە پارەکە بدە و تاو جامەکە داخەرەوە و دامە بەزە یا ڕێنمایەکی بچووکمان هەیە بۆ بەڕێزە شوفێرەکان تکایە باقی وەرمەگرەوە بای 10,000 بەنزین تێکە بای 400 تێمەکە و 500 لە کابرایی کارمەندی بەنزیخانەکە وەربگریتەوە بای 10,000 تێکەوە بڕۆ مەڵە بۆم پڕکە و چەندی بوو پارەکەی بدەیت و دوای باقی وەرگۆ نا بای ئەو بڕەپارەی کە دەیدەیتە کارمەندی بەنزیخانەکە تکایە باقی لێ وەرمەگرەوە بای ئەوەندە تێکە کە تۆ دەتەوێت بۆی چی بۆیە ڕێگر بکەی لەوەی کە ئەو پارەی ئەو کارمەندی بەنزیخانەکە وەریگرتەوە بۆی هەیە لە کەسێکی توش بوو ئەویش وەریگرت پێ کە دەیداتەوە بە تۆ تۆش دووبارە هەڵی دەگریتەوە دەستت بەری دەکەوێت بۆی هەیە ڤایرۆسەکە لەوێ بگوازێتەوە ئێمە ڕێنمایەکەمان چۆنە دەمانەوێت ڕێگە لە ورترین و برچووکترین شت بگرین کە هۆکار بێ بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە شوێنێکی ترمان مارکێتەکانە و مۆڵەکانە داوا لە هاوڵەتیان دەکەین حتا زۆر زەرور نەبن تکایان مەچن هەرمێنە دەرەوە لە ماڵەوە زەرور بی بوو ئەوی چی شتێک بکڕی تکایە ڕێنمایە تەندروستەکان
جێبەجێ بکات یەکە لە ڕمانە تەندروستەکانی کە پێویستە جێبەجێ بکرێت لە ماوەڵەکاندا ئەوەیە پێویستە بە دوو کەسەوە کەسی یەکەمیان سەحابی مۆڵەکەیە کەسی دووەمیان هاوڵاتەکەی کە دەچێشتەکە دەکرێت سەحابی مۆڵەکە واجبە لەسەری فەرزە لەسەری کە تعقیم دانێت لەکوێ پەیدای دەکات دەبێت بچێ پەیدایکە بۆیە هەر کەسێک چکە تۆ دەچیتە ژوورەوە دەست بە دەرگاکە دەگری ئەو دەستکی دەرگایە ڕۆژێ سەدان کەس دەستی لێ دەدا بۆی هەیە کەسێکی هەڵگری ڤایرۆسەکە نەخۆشێک پژمی بێ بە دەستی خۆیدا دوایی چوو بە دەستی لە دەستی دەرگاکەدا بێت تۆش دەشی دوای ئەو دەستی لێ دەدەی سەدی کەس دەستی لێ دەدا ئەو ڤایرۆسە لە ڕێگای ئەو دەستکی دەرگا دەچێتە هەموو ماڵەکانی ئێمەوە بۆیە یەکەم خاڵی یەکەم ئەوەیە ئەو کەسەی کە مارکەتەکەی دەبێت تعقیم دانێت تعقیم دانێ ئەو کەسە پێش ئەوەی دەست لە هەر شتێکی ناومەڵەکەدا دەست لە مێزەکەیدا دەست لە پسکیتدا بۆ نمونە بۆ منداڵان دەست لە دەستکی سەلاجەکەدا کە دەیکاتەوە ئەبێ ئەو کەسە پێش بچێتە ناومەڵەکەەوە بەڕاستی دەستی تعقیم کراو بێ بۆ ئێمە دڵنیای بین لەوەی کە سەلاجەکەی ناو مۆڵەکە پسکیت و هەموو ئەو شتانی کە لە ناو مۆڵەکەدا هەیە پارێزراون لەوەی کە ڤایرۆسیان پێوە نییە من دادەیەکی بچووک دەچێت پسکیتێک دەکرێت منداڵێکی بچووکە پیرێژنێکی بیرە دەچێت شامپۆیەک دەکڕ شتێک دەکرێت فەقیرە چوزانێ وڵات ناتوانێت دەستکەش لە دەستکە دەچێت شامپۆیەک دەکرێت دێنێتەوە ماڵەوە ئەم شامپۆی کە دەیکڕێ بۆ منە ئەم پسکیتێک کە دەیکڕێ ڤایرۆساویە ئەو ڤایرۆسە دەگوازێتەوە بۆ کەسە لەوێشەوە بە یەکێکی تر بۆیە پێویستە ئەو خاوەن مۆڵەکان و مارکێتەکان تعقیم دانن پێشەوەی ئەو کەسە دەست لە یەکشتی ئەو مارکێتەدا تەستی تعقیم کە دوای ئەوە بچێتە ژوورەوە ئەگەر زووش دەستکی دەرگاکە لە ڕێنگەی خاوەن مارکێتەکەەوە بەڕاستی تعقیم بکرێت بەڕاستی تعقیم بکرێت بۆ ئەوەی ڤایرۆسەکە هەتا بتوانرێت لە ڕێگەی دەستکی دەرگاکەەوە نەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان و کابرای صاحب مۆڵیش یان صاحب مارکێتیش بەڕاستی بە تەواوی ڕێنمای تەندروستەکان جێبەجێکات بۆ ئەوی ڤایرۆسەکە لە ڕێگەی خەڵکەوە نەگوازرێتەوە بۆ ئەو دووبارەشەی لە ئەوە بۆ خەڵک بۆ نمونە کەسێک دێ ماسکی نییە ماسکی نەپۆشیوە هەڵگری نەخۆشیەکەشە قسە لەگەڵ کابرای مارکێت دەکات باقی دەداتەوە معاملەی لەگەڵ دەکات ئەگەر ئەو کەسی کە سەحابی مارکێتەکەی بە تەواتی خۆی نەپارێست بیان ئەوەی لەسەر کاشەرەکەی بە تەواتی توش دەبێت کە ئەویش توش بوو دوایی خەڵکێکی تر لە ڕێگەی ئەوە توش دەبێت حەچی سەردانی ئەو مارکێتی بکات توش دەبێت بەڕاستی ئەو ئیشەش بۆ ئێمە زۆر قرس دەبێت کە ئێمە بۆ نمونە ئەگەر ئێستا یەک کەس لە مارکێتێک توش بێت من سەحابی مارکێتەکەی توش ببێ ئێمە کارەسات بۆ ئێمە دەخڵقی لەبەر ئێمە ناتوانین بگەڕین بە دوای هەموو ئەو خەڵکانی کە سەردانی ئەو مارکێتانە کردو یعنی ئەرکە قورسەکە بەڕاستی بۆ ئێمە بجێدەن بۆی ئێمە داواکارین لیان تکایە ڕێنمای تەندروستەکان جێبەجێ بکەن تکایە بێگوێی ئێمە بکەین والله ئێمە لە قازانجی ئەوانمانە دەمانێت نەخۆشەکە نەگوازرێتەوە ئەوان یەکێک لە شوێنەکان بەڕاستی کە ئەوەی ئێمە تێبینیمان هەیە لەسەری ناناوایەکانە خۆزگا یعنی من دەمتوانی یەکێک لە نمونەی ناوناواکەن کە دوێنێ بە چاوی خۆم لە چواخۆڕ نەبینیومە یعنی بەڕاستی ئەوە کارەسات دەخڵقێنێ ئێمە بۆ نانکردین دەچین یان بۆ ئەوە دەچین زەهرێک بەرینەوە ماڵی خۆمان یعنی ئەوەی من بینیمە بەڕاستی نانکڕین نیە ئەوە بەڕاستی زەهرێکە و تۆ دەیبێتەوە ناو ماڵ و منداڵی خۆت یعنی ئەوەی من بەلایانی کەمەوە 15 کەس دەبوون دەوران لە مێزی ناناوایەکەدا بوو یەکەم خاڵی یەکەم بۆ کابرای ئەوەی کە نانەکەی دەکات خوانە خواستە ئەگەر ئەو کەسەی نانەکەی دەکات و ئەو کەسەی نانەکەی دەدا بە هاوڵاتیان خۆی توش بووی نەخۆشەکە بێ ئەوە کارەساتێکی گەورەیە ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو نەخۆشیە لە ڕێگەی نانەکەی ئەوە بگوازرێتەوە بۆ هەموو ماڵەکان دەبێت ڕێنمای تەندروستەکان جێبەجێکە دەمامک بپۆشێ دەستکەش لە دەستکات ئەوە مەجالی تێدا نیە ئێمە وەکو تیمی خۆپاراستن دەگەڕین بەسەر هەموو ئەو ناناوایانەی کە لە دەڤەری سنووری ڕاپەڕیندان هەر کەسێک ڕێنمای تەندروستەکان جێبەجێنەکە یان سزایەکی غەرامەیەکی قورس دەدرێت یا ئەوە بەڕاستی نانەواکەی پێدا دەخرێت خاڵی دووەم بۆ ئەو کەسانی کە نانەکە دەکڕن تکایە تۆ قەڵەباڵغی دروست مەکە تکایە قەڵەباڵغی دروست مەکە کاتێک ئەتۆ هاتووی نان بکڕی یان هاتووی ڤایرۆسەکە بریتەوە ماڵ خۆدا من خەڵکانێکم بینە زۆربەی زۆریان هەر دەمامکیان لە دەم نەبوو زۆربەی زۆریان هەر دەستکێشیان لە دەست نەبوو باشە ئەگەر یەکێک لەوانەی کە هاتوون نان بکڕن باشە ئەگەر هەڵگەری ڤایرۆسەکە بێت تەسەوڕ دەکەی ئەوانەی کە هاتوون نانەکە بکڕن چەند کەسیان توش دەبێت بەلایانی کەمەوە 5-6 لەو 15 کەسە توش دەبێت بۆیە ئەتۆ زەهرەکە مەبەرەوە ماڵی خۆت ئێمە ڕێنمایمان دوێنە دەرکردو هیوادارم ئەو ڕێنمایە جێبەجێ بکرێت داوامان لێ کردوون لە ناناوە بەڕێزەکان نان بە سەفەری دروست بکرێت 1500 بخەرە ناو کاغەزێکەوە حاضر بێ بەڵێ بۆی کەسەکە ڕانەوەستێ بەڕاستی بۆی ئەو کەسەی کە دێت نانەکە دەکرێت ڕانەوەستێ دەستی داتێ و بڕوە ئەتۆ ناتۆ بەریەکەوتن هەبێت لەگەڵ نانەکە نەخەڵکیش بەدەم بەسەر نانەکەەوە پژمی بۆ قسە دەکە ینی تامان تۆکە لە ناناوە دەوەستی بەجددی ینی قسە دەکەی پرسیار دەکەی مۆزوع دەکەیەوە کە مۆزوعت کردەوە تف و لیکی تۆ دەپڕژێ بەسەر نانەکەیە دەپڕژێ بەسەر خەڵکانی کە لە دەوروبەری مێزەکەن بۆیە هۆکارێکە بۆ گواستنەوەی نەخۆشەکە داوان لێ دەکەین ئەو ڕێنمای کە ئێمە دوێنێ دەرمان کردووە نان بە سەفەری بێت وەکو چۆن مەطعەمەکانمان کردوتە سەفەری تکایە بە نانەوەش سەفەری بێت نانی 1500 دانێن کابرا هات یەکسەر بیدیو بڕوە ڕازی بەو نانە ساردەیان گەرمە ڕازی
ڕازی نیە با بڕوا کەفی خۆیەتی چونکە ئێمە ژیانی هاوڵاتیان و ژیانی ئەو کەسانی کە خۆیان ڕازی نین بەو نانە ئێمە ژیانی ئەو مەلام بەسرە نەک ئەوە کە ئەو نانەکەی بەساردی دەباتەوە یان بە گەرمی دەباتەوە. شوێنێکی تر کە دەرمانخانەکانە بەڕاستی بەشێک لە نۆرینگەکان کراونەتەوە بەشێکیشی داخراون ئەو کەسانێک کە نۆرینگەکانیان کردوێتەوە دووبارە بە هەمان شێوەی مارکێتەکان دوو تەڕەفەیە تەڕەفی یەکەم صاحبی نۆرینگەکەیە کە لە نۆرینگەکەی دانێشێ تەڕەفی دووەمیش ئەوەیە لایانی دووەمیش ئەوەیە کە ئەو نەخۆشیەکە دەچێت ئەو نۆرینگەیە بۆ یەک پاراستۆڵ دەچێت بۆ یەک شروب دەچێت بۆ یەک شتێکی بەسیط دەچێت بەڵام دووبارە وەکو ناناواکە زەهرێک دەباتەوە ماڵە خۆی لە باتی عیلاج بەرێتەوە. خاوەنی نۆرینگەکان ئێمە ڕێنمایان دەدەینێ کە خاوەنی هەر نۆرینگەیەک یەکەم شت کە پێویستە جێبەجێکە مادی تعقیمدانێ نەخۆشەکە کەسی کە سەردانکاری نۆرینگەکە دەبێ پێش ئەوەی بچێتە نۆرینگەکە دەستی خۆی تعقیم بکات چونکە بە هەمان شێوە بەرێکەوتنی دەبێت لەگەڵ خاوەنی نۆرینگەکە و لەگەڵ ئەو کەسانی کە لە ناو نۆرینگەکەدان ینی ئەو نەخۆشانی تریش کە لە ناو نۆرینگەکەدا ئەو یەک خاڵی دووەم مەفروزە واجبە لەسەر ئەوانەی کە نۆرینگەکانیان کردوێتەوە ماسک بدەن بە هەر کەسێک کە دێتە ناو نۆرینگەکە لەبەرچی لەبەرەوەی بەڕاستی ئەوەی کە دێتە ناو نۆرینگەکانەوە نەخۆشە کەسی ئاسایی نییە بۆیە ئەو احتیمالی زیاترەوەی کە توش بوو ببە نەخۆشەکە پێویستە لەسەر ماسکی بداتێ بە خاوەنی نۆرینگەکە ماسکی بداتێ ماسکت نییە لە بازار دەست ناکەوێ کلێنس ئێمە لە زۆر لە ڤیددیو یوتیوبەکان بڵاو کراوەوە دەتوانێت لە ڕێگەی کلێنسەوە کە پارەی تێناچی هیچیشی تێناچێکا کە تۆ لە ماڵەوە شەوانە دانیشە بە منداڵەکانت بڵێ با ڕۆژێ 150 کلێنست بۆ بکەم بە ماسک و بە جیرەی پارەی بیدە بە ئەو کەسێک کە دێت نەخۆشەکە کە دێ بۆ لای تۆ دادەگیان کاکەگیان بارمەتی پێشەوە هیچ شتێک ئەو لە کلێنسەوە و ماسک درستم کردە بیپۆشە کە چوویتە دەرەوەت تەنەکەی خۆڵدانێ خەڵکەکە یان یەکسەر لە تەنەک خۆڵەکەیدا پێشەوەی لە نۆرینگەکەی تۆ بچێتە دەرەوە و ڕێنمایی ئەوەش بۆ هاوڵاتیانیشمان کە دەستنە نۆرینگەکان تکایە ئەگەر زانیت ئەو نۆرینگەی قەڵە باڵغە تۆ دەرمان دەکڕی تۆ دەرد ناکڕی لەوێ تووشی دەردەبی تۆ ماڵەکەی خۆت بۆیە ڕاوەستە پەلەمەکە لە دەرەوە چاوەڕەکە هەتا چۆڵ دەبێ هەتا سەرت دێ هەمووتان لە چواردەوری مێزی سەیدێلیەکە بەڕاستی خۆتان کۆمەکەنەوە چاوەڕێکن لە دەرەوە چاوەڕەکە هەتا و کاتەی سەر دێ ئەوە دەتواندرێ لە ڕێگەی ئەو کە خاوەن نۆرینگەکانەوە بە هەماشی ئەو ڕێنمایە بدرێکە ئەو کەسانێک کە دێنە نۆرینگەکە و بەیەکەوە هەمونەیە نەژوورێ چونکە سەیدێلیەکی بۆ زۆر یەک ژووریە هەر ژوورەکە بۆ خۆی هیچ شتێکی وا مەسافەیەکی نیە هەمووی بەسەرێک کۆ بێتەوە هەر بۆ خۆی شوێنی گواستنەوەی نەخۆشەکەیە ڕێنمای سێمیشمان ئەوەیە بۆ هەر بۆ نۆرینگەکان ئەوەیە کە هەر کەسێک دەچێتە ئەو نۆرینگانە تکایە پێشەوەی بڕۆیتە دەرەوە دەست تعقیمکە ئەگەر تعقیمی لێ نەبوو تکایە پەیوەندی بە خۆپاراستنەوەکە کە ئێمە ئەو نۆرینگە بەڕاستی سزا دەدرێت ئەگەر هەر نەتوانی تکایە لە ماڵ پێشەوەی دەست لە دەموچاوی خۆدەی پێشەوەی دەست لە هیچ شتێکی دەی دەست بە جوانی لە ماڵەوە تعقیم بکە یعنی بیشۆ چونکە بەڕاستی نۆرینگەکان شوێنی گواستنەوەی نەخۆشیەکەنە چونکە ڕۆژانە چەندی نەخۆش سەردانە دەکات یەکێ لە شوێنەکانی تر دەستگێڕەکانن دەستگێر چکە ئەمە دەستگێڕەکان بەڕاستی قەدەغە نەکراوە کابرا تەماتە فرۆشە ئەو شتانەیە قەدەغە نەکراون بۆیە دەستگێر مەبەستم دەستگەر چێ مەبەستم ئەوانەی کە سەوزە و میوە و تەماتە و خەیار و شتی ئازوو خەوات لە کۆڵانەکاندا دەجێڕن ڕۆژانە ئەوانە هەیە لە مەسەلە لە ڕانێ لە سواقورنا لە حاجەوە لەم شوێنەکاندان هەیە کابرا پیکابێکی پێ ئەو پیکابەی دەگەڕێ هەموو کۆڵانەکان دەکات ئەو کابرایکە ئەو دەستگێڕێکە ئەو جۆرە ئیشانە دەکات پەیوەندی و کۆنتاکت و بەریەکەوتنی لەگەڵ ڕۆژانە لەگەڵ نیوەی گەڕەکەەکانی شاری ڕانی هەیە بۆ هەیە ئەو کەسە بەڕاستی بۆ خۆی تووشی نەخۆشەکە بێت ڕێنماییمان بۆ کەسانی کە خۆیان خاوەنی دەستگێڕەکانن خۆیان بە چاکی بپارێزن نەبنە هۆکاری ئەوەی کە ئەم نەخۆشە تووشی خۆیان بێت لە ڕێگەی ئەو هاوڵاتیانێک کە ڕۆژانە بەریەکەوتنیان بۆ دەبێت و نەش ببنە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی خۆیانەوە ڤایرۆسەکە بگوازنەوە بۆ خەڵکانی تر کە ڕۆژانە شتیان پێ دەفرۆشن و ڕێنماییمان بۆ هاوڵاتیانی کە لە دەستگێڕەکان شت دەکەن تکایە خۆت بە تەواتی بپارسی یعنی وا حیساب کە ئەو کابرای دەستگێڕە تووشی ڤایرۆسەکە بووە هەڵگەری ڤایرۆسەکەی بۆیە کە تۆ شتەکان لێرە شتەکان جوان خایانکەوە بیشەوە دووەمیشان کە تۆ ڕۆشتی تۆ ژوورەوە دەست و دەموچاوت جوان پاکەرەوە هەوڵدا بەمبلانیکە و مەترێک لەو کەسە بیکە دوور بیکە شتەکانی لێ دەکەی دەستگێڕ ئەو شتانێکە لە دەستگێڕەکە دەکڕی دووەمیشان تکایە وەکو مەسەلەی بەنزیخانەکە تکایە باقی وەرمەگرەوە بای ئەو بای 10,000 شت بکڕە چونکە ئەو کەسە لە 1000 کەسیکەی وەک تۆ وێرک تۆ ئەمڕۆ نازانی چێ توش بە بەڕاستی بۆی هەیە لە ڕێگەی ئەو پارەیە بۆ تۆ بێتەوە بۆی لە ڕێگەی کابرێک دەستگێڕەکە بۆ تۆ بگوازرێتەوە پامی ئاخیرمان بۆ هاوڵاتیانە ئێمە ڕۆژانە خەڵک گوێبیستی ئەوەی گوێی هەڵخستە بۆی کە عیلاج لەکوێ دەدۆزرێتەوە عیلاج لەکوێ دەست کاکە ئێمە عیلازەکە لای ئێمەیە وەرە بە ئەمن عیلازەکەت پێ بڵێم لە هەموو عیلازی هەموو دنیا باشترە ڤایرۆسەکە بۆ خۆی پێویست دقاچ و دەستی نییە بۆی بۆت بێتە ماڵێ ئەو ڤایرۆسە بۆ ئەوەی کە بۆ تۆ بێت بەڕاستی پێویستی بە تۆیە بەڕاستی پێویستی بە تۆیە من داوا لە هاوڵاتیان دەکەم
کە یعنی ڤایرۆسەکە پێویستی بە ئێمە پێویستمان بە ڤایرۆسەکە نییە بۆیە بۆ گەشتەکردنی ڤایرۆسەکە پێویستی بە لاشەی ئێمە هەیە ئەگەر ئەتۆ بۆ خۆت ڕێگر بی لەوەی کە ڤایرۆسەکە بخەیتە ناو لاشەی خۆتەوە باشترین عیلاجە بۆیە ئێمەش دەتوانین هاوڵاتانی دەڤەری ڕاپەڕین دڵنیام دەتوانن کە ڕێگر بن لەوەی کە ڤایرۆسەکە قاش و دەستی بەڵین ڤایرۆسەکە بشکێن و نەی هەڵم بگازرێتەوە بۆ هیچ کەسێکی تر ئەویش لە ڕێگەی خۆپارێزیەوە دەبێت بۆیە باشترین و چارەسەرترین و نمونەترین عیلاج ئەوەیە کە خۆیان بپارێزن خەڵک لە ماڵەکانیان بمێنەوە خۆپارێزی باشترین عیلاجە باشترین چارەسەرە لەو ڤایرۆسە و لەو زروفی ئەوڕۆدا بەڕاستی زۆر سپاس بۆ جەنابێت زۆر سپاس بە ماندوومان کردی لە ڕاستیدا تیمەکانی تەندروستی ڕاپەڕین بە خۆپاراستن و ڕێبەراتی گشتیەوە لە سەرەتای ئەم نەخۆشیەوە زۆر هیلاکن زۆر ماندوون بە شێوەی بەردەوام شەو نخوونی دەکەن تاوەکو هاوڵاتیانەوە شار بکەنەوە دەستان خۆش و هیوای سەرکەوتن تەندروستێکی باش بۆ هەموو لایەک من دەکەڕێمەوە لای ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە کۆکا هەناسەی تونند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەجواوە بێت چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین باشکوڵاندنی گۆشت و هێلکە دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان بەڵێ ئازیزان ئێستاش ئەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان کاویش گفتوگۆکردنە بێت لەسەر هەستی بەرپرسیارەتی بەرامبەر تەندروستی کۆمەلگا کە بێگومان هەستی بەرپرسیارەتی بەرامبەر تەندروستی کۆمەلگا کە ئەم ئەرکی تاک بە تاکی کۆمەلگای کوردیەوە لە هەمان کاتدا خێزانەکانیش واتە تاک ئەگرێتەوانەوە خێزانی شەگرێتەوانێ لە هەمان کاتدا تەندروستی گشتی کۆمەلگا لە پێش تەندروستی تاک و خێزانەوەی چونکە هەر تاکە هۆکارە بۆەوەی کات تەندروستی خێزان تێکباو لە هەمان کاتدا خێزانە بۆ ئەوی کات تەندروستی کۆمەلگا تێکبا کە بێگومان تەندروستی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی تاکەکان و خێزانەکان زۆرێک لە تاکەکان هەیە زۆر بە باشی هەست بە بەرپرسیارەتی دەکا بەڵام لە هەمان کاتدا هەندێکیشیان کەمتر خەمن یاخود بڵێ هەستی بەرپرسیارەتیان کەمە بۆ ئەوی کە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەسەر ئەرکی بەرپرسیارەتی گفتوگۆ بکەین بە خۆشحاڵیوانێ ئەمڕۆ میانداری بەڕێز ئارام سەردارمان کردووە کە بەڕێزیان توێژەری کۆمەڵاتین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە کاگارام سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونە سەرەتا پێم خۆشەوەکو ناساندنێ یاکو پێناسەیەک بۆ تەندروستی کۆمەلگا بزانی تەندروستی کۆمەلگا چییە و چی ئەگەێنێت بەڵێ سڵاو لە ئێوە و بینەرانی خۆشەویستی کەناڵی گەری کوردستانیش سپاس بۆ ئەم دەرفەتە بڵێ تەندروستی کۆمەلگا چۆن ئاسایش یاخود ئەمنیەت پێویستە بۆ هەموو کۆمەلگایەک بۆ بەرەو پێش چوون بۆ ئەوەی ژیانێکی ئاسوودە تێدا بژین بێگومان لایانی تەندروستیش یاخود بڵێن ئاسایشی تەندروستیش بە هەمان شێوە بۆ هەم بۆ تاک هەم بۆ خێزان و بۆ کۆمەلگاش زۆر پێویست و
گرینگە لە ناو هەموو کۆمەلگاکاندا. ئێمە ئێستا دەبینین لە بەهۆی ڤایرۆسێکەوە هەموو جیهان شڵەژاوە، هەموو وڵاتان سەرقاڵن بە ڤایرۆسێک کە بە چاو نابیندرێت، بەڵام بۆتە هۆکاری ئەوەی کە کاریگەری کردوتە سەر ئاسایشی تەندروستی هەموو وڵاتان و لە وڵاتانیش کاریگەری هەبوو لەسەر تەندروستی تاک بە تاک. مەترسیەکەشی لەسەرەوەیە کە لە مرۆڤەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. بۆیە ئەگەر ئاسایشی تەندروستی تاک و خێزان و کۆمەلگا گرنگ نەبێت، وڵاتان بەم شێوەیە بەهانایەوە یاخود بە پیرەوە ناچن بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بدۆزنەوە تاوەکو ڕێگە بگرن لە بڵاو بوونەوەی یاخود چارەسەری ئەم ڤایرۆسە بکەن، چونکە بوونی کۆمەلگایەکی تەندروست وا دەکات لە هەموو ئاستەکان و لە هەموو بارەکاندا ئەو کۆمەلگایە پێش بکەوێت و وە کۆمەلگایەکی خاوێن دروست بکرێت. بەڵێ کاگارام، کەواتە ئێستا با بزانین ئاستی هۆشیاری تاکی کۆمەلگای کوردی چۆنە بەرامبەر بە تەندروستی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی و بە تایبەت لەم بارودۆخەی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە. بەڵێ بە حکومەوە ئێستامە کۆمەڵک دەستگا ڕاگەاندنمان هەیە، سۆشیال میدیاش هەیە و حکومەت و وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکان کۆمەڵک ڕێکاری پێویستیان گرتوتە بەر ئەمە وای کردو بەردەوام لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە هەر پێشی ئەو تەوەرەی ئێمەش قسەی تێدا بکەین لە کەناڵەکەی بەڕێزیشتانەوە هەنی ئەو ڕێنمایانە باس کرا کە چۆن تاک خۆی بپارێزێت، کەواتە یعنی ئەمانە گرنگن بۆ هۆشیارکردنەوەی تاک لە نێو کۆمەلگادا و بەشی زۆری تاکی کوردیش ینی ئەوە ناشارنەوە کە هۆشیارانە مامەڵی لەگەڵ ئەم بارودۆخە کردووە، ناڵێ سەرپێچینە بۆ ناڵێن تاک نەبووە ینی سەرپێچی نەکات و هۆشیارانە مامەڵە لەگەڵ ئەمەدا نەکات، بەڵام ئەمیش ڕەنگە کۆمەڵێک بارودۆخ و کۆمەڵک هۆکاری هەبێتن بەم شێوەیە مامەڵی لەگەڵ ئەم بارودۆخە کردووە. بەڵام بەشی زۆری تاچی کوردیش بە شێوەیەکی هۆشیارانە مامەڵی کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەداخەوە کۆمەڵێک کەسیش یعنی پابەندی ڕێنماییەکان نەبوون یاخود بە شێوەیەکی باش هەوڵیان داوە سەرپێچی لەو ڕێنمایانە بکەن کە بۆ پاراستنی تەندروستی هەم خۆیان بە پلەی یەکەم و خێزان و منداڵەکانی ئەوان دواتر کۆمەلگا بە شێوەیەکی گشتی دانراوە. ینی ئەوەشی کە پابند بووە تا ئێستاکە دڵنیام لەوەی باری دەرونی ئارامترە وەلەو کەسانی کە سەرپێچیان کردووە، چونکە ئێمە دەبی ژیانی بەرپرسیارەتیمان هەبێت. ئەگەر پێمان وابێتە هەر یەکێک لە ئێمە پێمان وابێت پێشترێ تاکێک بووینە هیچ سوودێکمان نەبووە بۆ کۆمەلگا بۆ دەور و بەرمان بۆ خێزانمان، بەڵام ئەمڕۆکە بەرپرسیارەتێک لە دەرگای ئێمەی داوە یاخود کێشەیەک لە دەرگای ئێمە داوە، ئێمە دەی بە بەرپرسیارەتیەوە مامەڵەی لەگەڵ بکەین. ئەویش سێپاراستنی تەندروستی خۆمان لە پێناوی تەندروستی خێزان و منداڵ و دایک و باوک و هاوشاریەکانمان لە شارەکەەوە کۆمەلگاش بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی ئێمە بە هەموو لایەکمان بتوانین ئەو کۆمەلگایە لەم پەتا و کوشندەیە دەرباز بکەین. بەڕاستی تێگەیشتنیش لە مەترسی ئەو پەتایە گرینگە بۆ ئەوەی تاک هەست بە بەرپرسیارەتی بکات. بەڵێ کاگارام، هەروەکو بەڕێزت ئاماژت پێکرد کە هەندێک کەس هەیە زۆر بەباشی ئەرکی بەرپرسیارەتەکانی جێبەجێ دەکات و بەڵام لە هەمان کادا هەروەکو بەڕێزیشت ئاماژت پێکرد کە هەندێک کەس هەیە بە پێچەوانەوانێ ئەرکی بەرپرسیارەتی نییە و ڕێنمای و ڕێکاریەکان جێبەجێ ناکا، کە ڕەنگە لە هەندێک کاتدا گاڵتە بوو کەسەش بکە یا گاڵتە بە بەرامبەرەکەی کاکە ئەو ڕێنمای و ڕێکاریانە جێبەجێ دەکات. ئەو کەسانی کە ڕێنمایەکان جێبەجێ دەکەن بەڕێزت وتێت کە لە ڕووی دەرونیەوە ئارامن. لە حاڵەتێکە ئەم کەسانی تر کە ڕێکاری و ڕێنمایەکان جێبەجێ ناکرێت ئەکرێ بڵێ لە ڕووی دەرونیەوە ئارامن یاخود ناساندنیان چۆن بۆ ئەکرێت، چۆن پێناسەیان بۆ ئەکرێت، ئەکرێ بڵێ کەسێکی نەخۆشن و لە ڕووی دەرونیەوانێ تا ڕادەیەک نەخۆشن. نەخێرەمە ناتوانین بڵین ئەو کەسانە نەخۆشن، وەک باسم کردەوانش ڕەنگە کۆمەڵێک هۆکاریان بێت بۆ پابند نەبوونیان، بۆ نمونە ڕەنگە گلەی لە حکوومەت هەبێت، ڕخنەی لە
کۆمەڵێک شت هەبێت لەناو کۆمەلگادا بەرامبەری کراوە بۆ نمونێستا کە زۆربەی موچە خۆران موچیان پێ نەدراوە لەم بارودۆخە قورسەدا وە ژیانش قورس بووە پێداویستیەکان زۆر بوون پێویستە بۆ ماڵەوە دابین بکرێت لە هەمان کاتدا کاسبی نەماوە جوولەی بازرگانی یاخود جوولەی بازار و کاسبی زۆربەی هاوڵاتیان وەستاوە کە ڕەنگە بژێوی ژیانە لەسەر ئەمە بێتن ئەمانە ڕەنگە وەکو کاردانەوە بێتن دەتوانین بڵێن ینی کاردانەوە بێتن بەرامبەر ئەم بارودۆخەوە ڕەنگە پێشتر کۆمەڵێک شت گوترا بیتن لەلایەن هەندێک کەس و یاخود لەلایەن هەندێک لایەنەوە بەڵام ڕاز نەبن بۆیە ئێستا بەشێک لەو هاوڵاتیانە کە پابەندی ڕێنمایەکان نابن ڕەنگە ینی ئەم بابەتەوە وەکو قەیرانەکانی تر بە قەیرانێکی دەستکرد ناوباتن بۆیە ینی ئەمانە کۆمەڵێک هۆکارن دەتوانین بۆ ئەوەی کە ئەو کەسانە پابەندی ئەم بارودۆخە نابن بەڵام مەبەستم لە نائارامی دەرونی ئەو کەسانە ئەوەیە ینی ئەوانش ینی بەم بارودۆخە دڵخۆش نین کە ڕەنگە بەشی زۆریان دڵخۆش نەبن بۆی کە سەرپێچی لە ڕێنماییەکان بکەن یان ئەوان بەرپرسیار نەبن بۆی کە تەندروستی خۆیان و خێزان و کەسوکارەکانیان بپارێزن بەڵام بەشی زۆریان ڕەنگە هۆکارەکەی بۆ بگەڕنەوە کە ڕەنگە پێیان وابێتن بۆ کۆمەڵێک هۆکاری تر ئەم بابەتە وروژێنراوە لە کوردستان یاخود لە وڵاتانی جیهان لەوانێ هەیە بۆ هۆی دەڵێ مە شەڕی بایۆلۆجی هەیە دەڵێ ئەمە شەڕی ئابووری وڵاتانی زلهێزە حکومەتی وەکو خۆشمان یاخودی وڵە هەندێک وڵاتانیش بۆ تێپەڕاندنی کۆمەڵە قەیرانی تر بەم بارودۆخە دەقۆزنەوە و ئیتر قەیرانەکان دەیانەوێت تێپەڕ بکەن بەڵام ئێمە لێرەوە دەتوانین پێیان بڵێن ئەم بارودۆخە یاخود ئەم نەخۆشیە مەترسیدارە ینی پێویستە ئەم بارودۆخە بە مەترسی وەربگرین و خۆشمان بپارێزین ینی ناڵێن بارودۆخەکە بە مەترسی وەربگرین و خۆشمان بترسین یاخود بتۆقین ئێمە لەگەڵەوە دانین بارودۆخەکە بە مەترسی وەربگرین بەڵام خۆمان بپارێزین بۆ ڕێکارانێک کە بۆمان دانراوە کە بەم شێوەیە دوور دەکەوینەوە لە هەموو مەترسیەکان کە دووربین لەو پەتاو نەخۆشیە ئینشاءالله. بەڵێ کاگەرام زۆر جار ڕۆژانە گوێبیستی ئەم وتەیە بین کە هەمیشە کورد ناڕەحەتی و دەردەسەری زۆری بەسەر هاتۆ نەهامەتی و یان ئەگەر قەیرانی شۆکو بەڕێزت باست کرد کە قەیرانی پێشووتر زۆر بەسەر کووردا هاتۆ ئەوانیان تێپەڕاندووە هەموو ئەم نەهامەتی و ناڕەحەتیانی کە بەسەر گەلی کووردا هاتووە ئەتوانین بڵێن هۆکارێکە بۆ ئەوەی کە تاک ئەرکی بەرپرسیارەتی زیاتر بێ یاخود هەستی پێ بکە و لە هەمان کاتدا ڕەنگە بە پێچەوانەوە بێت کە ئەمە وا بکات کە هەستی بەرپرسیارەتی نەمێنێت و بڵێ ئێمە دۆخی زۆر لەوە خراپترمان تێپەڕان و ئەمە هەر هیچ نییە. بەڵێ بە دڵنیاییەوە کۆمەلگای چۆکو ئێمە ینی ئێمە هەندە نابێت لە قەیرانی ئابووری و شەڕێکی گەورەی تیرۆریستانی داعش کۆتایی هاتبوو لە وڵاتەکەمانیانی تازە ژیان بەرەو ئاسایی بوونەوە دەچوو کۆمەڵک بارودۆخی قورسمان تێپەڕ کرد بەڵام لە ناکاو دیسان برم ئەم بارودۆخە هاتە پێشەوە بەڵام ئێمە وا ڕاهاتوین ینی دەتوانین بڵێن ئەو قسەی بکەین کە ئێمە ڕاهاتوین کۆمەلگای ئێمە کۆمەڵێک ناخۆشی زۆر قورستریشی بینیوە بەڵام هەموو ئەم قۆناغانەی تێپەڕ کردووە و بارودۆخیش ئاسایی بۆتەوە بە دڵنیایی شەوە دەیڵێن کە ئێستاش هەموو هەوڵەکان چ لە ئاستی هەرێمی کوردستان لە ئاستی جیهانی بۆ ئەوەیە کە مەسەلەن بارودۆخەکە لە داهاتوێکی نزیکدا بەرەو ئاسایی بپێست ینی بچێت بۆیە ئێمەش تاچی کوردیش وە ئێمەش ینی خۆشحاڵین بۆی کە ئەم هیوایی هەیە کە لە داهاتوودا یاخود لە داهاتوێکی نزیکدا یاخود لە ماوەی داهاتوودا ئەم نەخۆشیە تێپەڕ دەکەن چونکە مرۆڤ نابێت ناومێت بێت لە بەڵەوەی کە ئەگەر ناومێت بووی هەم هەستی بە ڕەنگە هەستی بەرپرسیارەتی لێ دەست بدەیت و ڕەنگە ئومێدێکت نەمێنێتەوە بۆ ژیان و ئیتر بەمەش کۆمەڵێک سەرپێچی یاخود کۆمەڵێک ئەو ڕێنمایانەی کە هەیە بکەونە مەترسی لە جێبەجێ کردنیان و وەتاک بۆیە دەبێت ئومێدی هەبێت بە داهاتوو ئەگەر هەمومان وەک یەک دەست وەک یەک تیم ڕوبەڕووی ئەم بارودۆخانە بینەوە ئەوە بە دڵنیاییەوە سەر دەکەوین بەڵام ئەگەر بێت و سەرپێچی تێدا بکەین و بە هەمومان وەکو یەک تیم ڕوبەڕووی ئەم بارودۆخێنە بینەوە بە دڵنیاییەوە بەرپرسیارەتی هەڵنەگرین ئەوە ڕەنگە کۆمەلگاکەمان تووشی شکست
یاخود تووشی داروخان بێتن کە ئێستا کە بەهۆی ئەو ڕێنمایانە یاخود بەهۆی پابندی زۆری هاوڵاتیان کە ئومێد دەکەین ئەم بارودۆخە بە شێوەیەکی زۆر باشوە لە ماوەیەکی زۆر نزیکدا تێپەڕی بکەین. بەڵێ کاکارام زۆر جار یاخود بە شێوەیەکی گشتی ئێستا باز دەوە دەکرێت کە پێویستە هەموو تاکێکی کۆمەلگا سەرجەم ڕێنمای و ڕێکاریەکانی وەزارەتی تەندروستی پەیڕۆ بکات یاخود ئەرکی بەرپرسیارەتی هەبێت بەرامبەر بە جێبەجێکردنی ڕێنمایی و ڕێکاریەکان. لە هەمان کاتدا ئەرکی بەرپرسیارەتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و یاخود ڕاگەیاندنەکانیش ناگرێتەوانێت کە زۆر جار هەواڵی ناڕاست بڵاوەکەنانێک کەمە کاریگەریە دروست دەکا بۆ سەر دەرونی مرۆڤ کە بێگومان ئەم کاریگەری و ئەم خراببوونی باری دەرونی مرۆڤ کاریگەریەکی هەیە لەسەر تەندروستی کۆمەلگاش یاخود بەشێکە لە تەندروستی کۆمەلگا. بەڵێ بەڕاستی ئەمە لە ماوەی ڕابردوودا بەتابەت بۆ نمونە لە شاری هەولێر بینیمان چەند کەسێک کە بە نابەرپرسیارانە مامەڵەیان کرد بۆ نمونە گەنجێک بوو دەستی لە ئۆتۆمبیلەکان دەخشان گوایە ئەو کەسە خۆی وانیشان دەکە توش بی کۆڕۆنا و دەی هاوڵاتیانی تریش توش بکات و کەسێکی تر لە ناو ئۆتۆمبیلەکەی وا خۆی لە خۆی بردبوو کە ئەم کەسە هەڵگری کۆڕۆنا و کەسێکی تر ڤیددیۆی تەسویری کرده بوو پاشان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە کە ئەمانە وای کرد لە ڕاوچێ لە ناو هاوڵاتیاندا بڵاو بێتەوە هەرچەندە بە خۆشحاڵیەوە بەدەست خۆشیەوە لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەستگیر کران و ڕوونکردنەوەیاندا ئەمانە بەڕاستی کاریگەری هەیە بەڵێ سۆشیال میدیا ڕاگەیاندنەکان بە تایبەتی کە ئێستا هاوڵاتیان هەر ڕەنگێکی سوور دەبینن و بە پەلەی تێدا نووسراوانی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر زیادبوونی دڵە ڕاکێ و قەلەقی ئەو کەسانە و داروخانی دەرونیان دروست دەکاتن چونکە بەڕاستی ڕەنگی سوور لە لای ئێمە بۆتە مەترسی بە تایبەتی لەم بارودۆخی ئێستا کە دەکا ئامارەکان تێدا بڵاو دەکەنەوە بۆیە پێم باشە کە ڕاگەیاندنەکان و هاوڵاتیانش لە سۆشیال میدیا بەرپرسیارانەتر مامەڵە بکەن و هەواڵی مەترسی دار بڵاو نەکەنەوە یاخود کۆمەڵێک ئامار و بابەت هەیە لەسەر ئاسی جیهانی و ئانەدا ڕەنگە کە بەپەلە لە تەلەڤیزیۆنەکانی ئێمە دەنووسرێ ڕەنگە بۆ ئێمە وەکو تاک پێویست نەبێتن لاانێ لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی بەرپرسیارەتی پاراستنی ئەو وڵاتانە پێویست بێتن بۆ ئەوی بزانن چ دەگوزارێت لە وڵاتانە تاوەکو ئێمەش خۆمان بپارێزن و هەنگاوەکانمان یاخود ئاڵ و گۆڕی بازرگانیمان بۆ نمونە لەگەڵ وڵاتی ئێران یاخود هاتوچۆکانمان لەگەڵ وڵاتانی تر چۆن بێت ڕێنمای پێویستی بۆ دەربکەین بەڵام ڕەنگە بۆ تاک گرنگ نەبێتن لە وڵاتێکی دوورە دەست چەند کەس توش بووە و داواکارم چاوانی کە سۆشیال میدیا بەکاردێن و ڕاگەیاندنەکانیش تیشک بخەنە سەر ئەو ئامارانەشی کە زۆرترین ڕێژەی چاکبوونەوە لەو ئامارانە بەدی دەکرێت کە تووشی کۆڕۆنا بوون و بەڵام چاک بوونەوە بۆ نمونە لە هەرێمی کوردستان تا ئێستاکە 2 کەس بەم نەخۆشیە کۆچی دوایان کردووە بەڵام لە بەرامبەردا 22 کەسیش چاک بێتەوە لەو ژمارەیە توژماوەتە ڕێژەی چاکبوونەوە باشترکە ئەمەش وا دەکات هاوڵاتیان بەرگری یاخود تاک بەرگری لەشی زیاد بکات بە بیستنی ئەو هەواڵە خۆشانە یاخود بە هەواڵی دوور لە مەترسی وا دەکات تاک بەرگری لەشی بەرز بێتەوە کە هەمومان دەبینیم پزیشکەکان باز لەوەی دەکەن کە ئەگەر تاک بەرپرسی یاخود بەرگری لەشی بەهێز بێتن ئەوە زۆر باشتر ڕوبڕووی ئەم ڤایرۆسە دەبێتەوە باشتر ڕاگەیاندنەکانیش ئەو بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن کە تا ڕادەیەکی زۆر باشیش هەتا ئێستا کە دەستگاکانی ڕاگەیاندن ئەو ئەرکیان گرتوتە ئەستۆ و ڕۆژنامە نووسانیش وەکو سەربازێکی ون لەم جەنگەدا ڕوبڕووی کۆڕۆنا دەبنەوە و هیوادارم تاچیش کە سۆشیال میدیا بەکاردێنێت بە هەمان شێوە هەواڵی مەترسیدار و یاخود بابەتی ترسناک بڵاو نەکاتەوە لە جیاتی بۆ نمونە لە جیاتیەوەی کە ئێمە بنووسین بەپەلا ئەوەندە کەسە توش و بنووسین بەداخەوە ینی ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ بکرا بە ینی ڕێژەی توشبوون کەمتر دەبەوە ینی دایمەن هەوڵ بدەن لە جێ ئەو بەپەلانە ڕێنمایەکان زیاتر بڵاو بکەینەوە و هاوڵاتیان زیاتر هۆشیار بکەینەوە لەوەی کە بەرکەوتنیان نەبێتن لەگەڵ هاوڵاتیان تاوەکو ئەم قۆناغە مەترسیدارە دەکەین. کاگارە
وەکو دوا پرسیارم بۆ بەڕێزت بە زۆر بە کورتی هەروەکو بەڕێز ئاگاداری تو هەمان ئاگادارن ئێمە نزیکەی وا 2 هەفتەیەکە لە ماڵەوەمانی نەتەوانێ هەمووان لە ماڵەوەن و هەمووی خۆیان کەرەنتینە کردو لە ماڵەوانێک کە ڕەنگە ئەم دۆخە وا بخوازێت کە چەند هەفتەیەکی تریش ئەم هاتوچۆی و ئەم قەدەغی هاتوچۆی درێژ بکرێتەوانێ ئێمە چۆن لە ماڵەوانێ مامەڵە بکەین یاخود پێویستە چی بکەین کە ڕەنگە هەندێک کەس بێزار بێت لە ماڵەوانە بڵێ من تەحمل ناکەم لەوە زیاتر لە ماڵەوە بمێنەوە بە تایبەتی کە ڕەنگەمان پیاوان بگرێتەوانێ پێویستە چی بکەین لە ماڵەوە زۆر بە کورتی تکایە بڵێ خۆیمە کە لە ئەوەل لە سەرەتا ئەم پرسیارەکانی بەڕێستان باسی بەرپرسیارەتیمان کرد ئەمە خۆمان نین بەدەست خۆمان نییە کە ئێمە بڕیاریمانەوەمان داوە لە ماڵ یاخود خۆمان کەرەتی نەکردێت لە ماڵێ دەرنەچین بەڵکو بەرپرسیارەتیەکە کە ئێمە ئەوڕۆکە لە پێناوی تەندروستی منداڵەکانمان خێزانمان کەس و کارمان بۆ ئەوەی تەندروستی ئەوان بپارێزین ئەمەیە وای کردو کە ئێمە لە ماڵەوە بینەوە ینی کەس لە خۆشیدا لە ماڵەوە نییە وەک حکوومەتیش لە خۆشیدا بڕیاری نەداوە بازارەکان بوەستێت جوولە لە شارەکاندا بوەستێت بەڕاستی ئێستاگە ببینی ڕۆژانەکە دەچە ناو بازار و ناو شار یاخود ناو گەڕەکەکان دەبینی بە جۆرێک لە جۆرەکان شێوەیەک لە شێوەکان ژیان تێدا وەستاوە تا ڕادەیەک بەڵام ئەگەر بێت و ئەو کەسانێکە هەست بە بێزاری دەکەن ئەو کەسانێکە دەڵێن ئێمە بێزار بووین چیتر توانامان نەما لە ماڵەوە بمێنینەوە با ڕێنماییەکان جێبەجێ بکەن چونکە تا چەندی کۆمەلگا ڕێنماییەکان جێبەجێ بکات و ڕێنماییەکانی تەندروستی و حکوومەت جێبەجێ بکات ئێمە وا دەکات کە زووتر ئەم خۆناغە تێپەڕ بکەین و دووبارە بگەڕێنەوە ژیانی ئاسایی ڕابردومان بەڵام ئەگەر بێت و ئێمە هەر وەکو پێشتر سەرپێچی ڕێنماییەکان بکەین و تاوەکو ژمارەی توشبوان زیاتر بێتنە ماوا دەکات بارودۆخەکە یاخود ماوەی مانەوەمان لە ماڵەوە زیاتر بێتن و بۆ ئەوەی کە لە ماڵەوەش سەرقال بین بتوانین ئەو کاتە بە سوود تێپەڕی بکەین ئێمە کاتێکی باش لەگەن منداڵەکانمان بەسەر بەرین و وەرزش لە ماڵەوە بکەین و خوێندنەوە بکەین و کۆمەڵێک کار هەیە کە ئەمە بە تایبەتی بۆ پیاوەکان ئەمە کاری پیاوانە ینی پێم باشە پیاوەکان دەستکاری کاری ژنان نەکەن لە ماڵەوە دوای تووشی کێشە دەبن زیاتر بەڵام ئەو کارانێک کە دەبەرپرسیارەتی پیاوانە پێشترش کردویان و ئێستاش دەتوانن ڕۆژانە خۆیان سەرقال بکەن بەم بابەتانە ئەمەوا دەکات کە ئینشاءڵڵا بە ئومێدەوە ئامانجمان ئەوە بێتن ئەم بارودۆخە تێپەڕ بکەین بەڵام وەکو گوتم پێویستە ئێمە مانەوەمان لە ماڵەوە ڕێنماییەکان تونتر جێبەجێ بکەین بۆ ئەوی بە زووترین کات ئەو بێزاری هەمانە بچینەوە ینی بڕوان ناکەم هیچ کەسیش بڵێ بێزار بم لە ماڵەوە بەڕاستی نازەمەوە کەسانە چۆن بیر دەکەنەوە کە هەست بە بێزاری دەکەن لە ماڵەوە بەڵێ کاگارام زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم ڕێنمایی و تێبینیەکانت زۆر سپاس بۆی کە لە شاری هەولێرانە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمەیابووی سپاس ماندوومان کردی بەڵێ خۆشەویستان هەر دوا بەدوای تەوەری دووەمە چینە لای تەوەری سێمی پرۆگرامەکە کاویش گفتوگۆکردن دەبێت لەسەر پاراستنی تەندروستی گشتی وەکو ئەرکێکی ئاینی کە بێگومان تەندروستی گشتی هەم ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی ئەخلاقیە ئەرکێکی نیشتیمانی و لە هەمان کادا ئەرکێکی ئاینیە لەم بەشەی پرۆگرامەکەیمانەوەی گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کە چۆن تەندروستی گشتی وەکو ئەرکێکی ئاینی سیر بکەین هەر بۆ مەبەستەش میوانداری بەڕێز مامۆستا سامان هەڵەبجەیمان کردووە کە بەڕێزیان مامۆستای ئاینین و لە ستۆدیۆکانمان لە شاری هەڵەبجەوانێ بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانان مامۆستا گیان سڵاو لێبێ و بەیانیت باش پێم خۆشە سەرەتا لە ڕوانگی ئاینی ئیسلامەوانێ ناساندنێک بۆ نەخۆشی و بۆ خۆپاراستن لە نەخۆشی بکەین بەناوی خۆی گەورە سڵاوی خۆی گەورە لە جەنابەت و هاوکاران و زۆر سپاس سڵاوی خۆیش لە بینەرانی گەلی کوردستان بێت نەخۆشی هەر ئێستا نییە کە پەیا بوو بێ هەر لە دێر زەمانەوە لەگەڵ دروستبوونی مرۆڤ نەخۆشیش هەر هەبووە بەڵام جۆرە نەخۆشیەکان جیاوازن کە بریتێ لەم ڤایرۆزە و تاعونانەی کە ئێستا بڵاو بووەتەوە لە وڵاتی ئێمە ئیسلام قورئان فەرمایشتی پیاغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆر جێگە ئاماژەیان پێکردووە تەنانەت بە سەریحی
ڕۆژانە لە دوعاکانمانە لە قورئانی پیرۆزە لە فەرمایشتەکانە ئەوەندەی کە فەرموویەتی دوورکەونەوە لە شیرک و پیسی و بتپەرستی و خراپەکاری و زوڵم و نەخۆشیەکان یعنی ئەمە ڕۆژانە دوعاکانمان بریتیە لەوانە بۆیە ئینسانی مسلمان ئەگەر خۆی بە مسلمان بزانێ واجبە لەسەر شانی ڕێنمایەکان جێبەجێ بکە خۆی بپارێزێ لە ئەو نەخۆشیانی کە بڵاو ئەبێتەوە کە خی گەورە فەرمێ وەلا تلقوا بأيديكم إلى التهلكة واتە خۆتان بەدەستی خۆتان مەخەنە ناڕەحەتیەوە خۆتان بپارێزن زۆربەی دوعاکانی و پاڕانەوەکانی پیاغەمبەر درودی خی لەسەر بێ لەسەر ئەوە بووە کە خۆیان بمپارێزێ لە فڵانە شت خۆیان بمپارێزە لە فڵانە زوڵم و ستەم و دوورمان خەرەوە لە فڵانە ئێستا ئەمەی کە ئێستا هاتوۆتە ئاراوە ئەگەر هەر کەسێک خۆی بە مسلمان بزانێ ملتەزیم بێ بە شەریعەتی ئیسلامەوە ئەبێت خۆی بپارێزێ بمێنێتەوە نەڕاتە شوێنێکەوە کە گومانی تێدا بێ نەک تیان نەبێ هەر گومانیشی تێدا لەبەر ئەوە دوو خاڵی واتیا خۆپاراستنەکە ئەگەر ئینسانێک قەناعەتی بە ئەوە هەبێت ئیماندارە هەر شتێک لەلایەن خوای گەورەوە نەوێ قەد نابێتە دی واتە ئەوەی کە خوا نەینووسی بێ نایەت واتە تۆ ئەیگری یا نایگری هەموو شتێک لای خوایە بەڵام قسەکە لەوان نییە کە ئەیگری یا نایگری ئەگەر خۆ بپارێزیت و نەخۆشیەکە بگریت لای خوای گەورە ئەجر هەیە بەڵام ئەگەر خۆ نەپارێزیت و خۆ پاراستن لە خۆت نەکەیت و ئەو ڕێنمانە جێبەجێ نەکەی بیگریت خی گەورە سزات بۆ ئەنووسێ چونکە تۆ ڕێنمایەکانی هەم شەرع و جێبەجێ نەکردووە هەم تەندروستیش و جێبەجێ نەکردووە بۆیە سەحابە لە سەردەمی پیاغەمبەرا درودی خوای لەسەر کە ئەی گێڕنەوە کەسێک کە ئازاری هەبوو بەرگە و تەحملی ئازارەکەی نەکردبوو کە نەخۆشکەوت بوو خۆی کوشت پیاغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمی جەهەنمی بۆ خۆی برد لەبەرەوە گەر ئینسان تووشی نەخۆشی ببێ احتیمالەکە ناشکری بەدەما بێ خۆی ئەنتیحار و خۆکوشتنی ببێ یعنی بێزاری دەرببڕێ لەبەرەوە ئینسان خۆی بپارێزێ خۆیشی پاراست لە ڕۆژی قیامەتە ئەجری خۆی دەسەکەوێ ئەگەر بمرێ خۆ هەرچەند ئەم نەخۆشیە ئێستا هەیە زۆرینەی چاکە بێتەوە زۆرینەیشی نایگرێ واتە کەمینەیەکی تووشی ئەم نەخۆشیە ئەبێ و ئەمرێت ئەم نەخۆشیانەش لە دێر زەمانەوە هەیە ڕوخسەت هەبووە واجباتی سەرشانە ئینسان بمێنێتەوە لە ماڵەوە سەحابەیەک سەری بریندار بوو زۆر زەخم بوو برینەکەی خوێنی زۆری لیا بوو ویستی و غوسڵ کات دەستنوێژ بگرێ تەیموم بکە وتیان نەخێرە بێ غوسڵ و تەیموم دەستنوێژ بگری ئەوە بوو سەری تەڕ کرد لە باتی تەیمومەکە ڕوخسەتیان نەدا هاوڕێکانی دوایەوە شەو مرد پیاغەمبەر درودی خوای لەسەر بێ کاتێ بۆیان گێڕایەوە فەرمی خوابتان کوژێ کەسەکەتان کوشت بۆ ڕوخسەتان نەدا بۆچی تەیمومتان پێ نەکرد بۆ تەڕتان کرد کەواتە خۆپاراستن لە ئیسلاما واجبە هەر کەسێ خۆی نەپارێزێ هەم بۆ خۆی گوناهبارە لە قیامەتە هەم لە دنیایشا چوار دەوریشی توش ئەکات بەڵێ باشە مامۆستا کەواتە مرۆڤ کەی و لە چ کاتێکە ئەرکە لەسەر شانی کە تەندروستی گشتی بپارێزێت لە چ کاتێکە ئەبێتە ئەرک بۆی خۆی ئیسلام هاتنی بۆ چاکسازیە بۆ ئەوە هاتوو ئەگەر لەسەر زەویە هەموو ئاینەکان هاتوون بۆ ئەو کەلێن و بۆ شایانە هەیە کە هەیە لە ناو کۆمەلگا ئێستا ئەگەر بمانەوێ و نەمانەوێ لە ناو کۆمەلگای عامی جیهانە بەڵام بە تایبەتی لە کوردستانی کوردەواری خۆشمانە یاسا و ڕێسایەکی کولتوری و کۆمەڵایەتیمان نییە مەرجعێکی باڵای ئاینیشمان نییە خەڵک بە یەک کەلیمە کۆبکاتەوە پەرتەوازایی بە خۆیوە بینیوە بۆیە ئەکەوێتە سەر تاکی کەسیش واجبی سەرشانی ئەو کاتە ئەکەوێتە ئەستۆوە کە خەتەریات لەسەر کۆمەلگا دروستە بێ ئێساگەر کێشەکە ماڵێک بوایە شوێنێک بوایە هەموو کۆمەلگا خەتەریاتی نەیەکەوتە سەر مادەم کەوتوتە سەر عامی خەڵکی واتە هیچ کەسێک مادەم نادیارە ئەم نەخۆشیە بۆی نییە ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکا هەر کەسێ جێبەجێشی نەکا
ئەو ڕێنمایە تەندروستیانە لە شەریعەتی ئیسلامە بەرپرسیارە خۆخوانە خواسە ئەگەر نەخۆشیە بگرێت و با خۆشی نەکوژێ بەڵام لە ئەوەوە دایەکی بەڕێز حاجیەکی بەڕێز باوکێکی بەڕێز کە تەمەنیان هەیە لە ئەوە بیگرێت و بمرێت ئەو کەسە بە قاتل حسابە لەبەرەوە با خۆیان بە دوور بگرن نەخۆشیێکی نادیارە کوشندەیە دوژمنێکە لە پشتەوە یە بۆت ئاگات لە خۆت نییە بەوە چارەسەرەکرێت کە تۆ لە ماڵا بمێنیتەوە ئەو کاتە ئەگەر بیشی گری لە ماڵا و سەرانسەر بێ ئەو نەخۆشیە تۆ نە لە دنیا نە لە قیامەتە بەرپرس لابی. مامۆستا یەکێک لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی یەکێک لەو ڕێنمای و ڕێکارانی کە دانراوە بۆ هاوڵاتیان پاک و خاوێنیە یاخود بڵین دەستچۆردنە. پێم خۆشە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامانە باسێک لە پاک و خاوێنیش بکەین بزانین پاک و خاوێنی لە ڕووی ئاینی ئیسلامانە چۆن و چۆن باسکراوە. یەکێ لە مەرجەکانی ئیمانبوون و ئیسلامبوون لە شەریعەتی ئیسلامە پاک و تەمیسیە واتە هەر کەسێ پاک و تەمیز نەبوو هەر کەسێ پاک و خاوێن نەبوو بە دڵنیاییەوە شەرت و شروتی ئیسلامی بەجێ نەهێناوە هەر لە سەرەتاوە ئینسان ئەمرەکە کە هاتیتە ناو دینی ئیسلامەوە بێ خۆ بشۆی ئەبێ ڕۆژانە خۆ بپارێزی لە هیچ پیسیەک تێتۆ نەنیشێ مهمترین شت ئەوەیە پارچەیە بچکۆلەی پیسی بە جلەکانتەوە بە لەشتەوە هەبێ نوێژ و دروست نییە تاعەت و دروست نییە لە گوناها ئەژیت بۆیە ئەم شەریعەتی ئیسلامە بە پاک و تەمیسی هاتووە بە پاک و تەمیسیش ڕێنمایەکانی جێبەجێەکە ڕۆژانە 5 نوێژ ئەکرێ کە ئەم دەستنوێژە ئەگیریە و بە سابوون و لە حەوزیەکە و لە بەلوعایەکە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئیسلام داوای پاک و خاوێنیمان لێ ئەکا جومعانەکە خۆ بشۆ و خۆ پاک و تەمیزکە و بۆنی خۆش لە خۆ بدە بڕۆ بۆ جومعان ئەوە ئیسلامە باسی لە پاک و خاوێنیەکە ئەم مزگەوتەی کە ئێستا ئێمە قسە ڕاستەخۆی تیاکەین ئەو بۆ 4 هەفتەیەکە ڕواکە نوێژی تیان ناکرێ زۆر زەحمەتە زۆر قورسە بەڵام چونکێ بۆ ڕێنمایی عامە ئیسلام مزگەوتەکانی خۆی داخە کەعبەی پیرۆز لەوە چێ چەند جارێک لە مێژوات داخرا بێ بەڵام مزگەوتی پیاغەمبەر درودی خوای لەسەر بێ لە مەدینە قەت دانەخراوە ئەم جارە داخراوە ئەم مزگەوتانە داخستنیان بۆ بەرژەوەندی ڕۆحی مرۆڤەکانە گیانی مرۆڤەکانە لای خوای گەورە ڕووخاندنی هەموو سەرزەوی ڕووخاندنی هەموو سەرزەوی بە کەعبەی پیرۆزیشەوە ئاسانترە تاوەکو کوشتنی کەسێک بە ناحەق ئیماندارێک بە ناحەق واتە تۆ من ئێستا نەخۆشیەکەم گرتووە بڕۆم لە پاڵ کەسێکی تراو ئەویش بیگرێ و بمرێ ئەمە بە نەزانین نییە کاتێ نەزانینە من هیچ ئاگام لە هیچ نەبێ بە نەزانین بێ کەسێکەوە توش بکەم یا بکوژێ یا بمرێ بەڵام ئەمە هەموو دنیا ئەزانێ حکومەتی هەرێمی کوردستان پێشی هەموو جیهان کەو لەوە چێ خەڵکێکی زۆرمان گلەیمان لە حکومەت هەبێ و حکومەت نیوەیشی خۆی بە گلەی بێ لە خۆی و بەڵام بەڕاستی دەستیان خۆش بێ ئەم جارە پێشی وڵاتانی زلهێز و پێشکەوتوەکانی دنیا کەوت ئێستا ئەم کەمینەی لە کوردستانی هەرێما هەیە یەکەم حاڵەت بۆ مزگەوتەکان گەڕایەوە مزگەوتەکان کە داخران خەڵکی مسلمانیش زیاتر پابند بوو بە ڕێنمایەکانی تەندروستیەوە بۆیە ئەو قەدەغەکردنە شتێکی زۆر زۆر چاک بوو هەتا خەڵک ڕێنمایەکانی تەندروستی باش بەکاربێنێ بمێنێتەوە لە ماڵەوە زووتر ڕزگارمانە بێ بەڵام ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکەن دڵنیا بن لە وڵاتانی تر خراپترمان بەسەرایە ئێمە گەلێکی فەقیرین تا ئێستا دەوڵەتیش نین ئەگەر خەڵکیش بێ بە دەمانەوە وڵاتانێ باوەڕتانە بێ وڵاتانی ناحەزیشن تێن تۆزیە یارمەتیمان ئەدەن ئەگەر بێت و وەکو وڵاتانی ئیتالیا و ئێران و سین و وڵاتانی ترمان لێ بێ ئەفەوتین کەس نایەوە دەمانەوە بۆیە تکا ئەکەین ئەم بابەتە نەخرێتە قەزەیەکی سادە و فەیسبوک و ئەنتەرنێتەوە یاری پێ بکرێ و گاڵتەی پێ بکرێ بەرپرسین وەکو باوکان بەرپرسین وەکو دایکان مناڵەکانمان لە ماڵ نەیەنە دەرەوە مەچنە کۆڵانەوە بۆ ئەوەی کەوا خوا ڕزگارمان بکە ئینشاڵە لە ئەم دەرد و بەڵایی کە جیهانی گرتوێتەوە
زۆر سپاس بۆ مامۆستا سامان هەڵەبجەیی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەڵەبجۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ سەرجەم زانیاری و ڕێنماییەکانت. بە ئومێدی لە ساڵی تەندروستیکی باش بۆ هەموو لایەک و بۆ شاری هەڵەبجەش بە تایبەتی. بەڵێ خۆشەویستان، ئێستاش بڕگەیەکی تایبەتمان هەیە تایبەت بە جوڵەی وەرزش کە لە ماڵەوانی هەروەکە ئێستا ئاگادارین کە هۆڵەکانی لەشجوانی هەمووی داخراون. ئەو کەسانەی کەوا ڕاهاتبوون ڕۆژانە بڕۆنە هۆڵەکانی لەشجوانی و ڕاهێنان بکەن کە ئێستا هۆڵەکان داخراوە. بۆیە گرنگە وا پێویستە کە لە ماڵەوانێ بتوانن ئەو جوڵانە ئەنجام بدەن. با پێکەوە بینەری جوڵەکانی بزانین ئەو جوڵانە چین کە هاوڵاتیان ئەتوانن کە لە ماڵەوانێ پەیڕەوی بکەن لە پێناو لەشڕێکی، لە پێناوی کە لە شولارێکی تەندروست و گونجاویان هەبێت. ئەو جوڵانەی ئەمڕۆ ئەنجامی دەدەین پێویستی بە هیچ ئامێرێک نییە. زیاتر جەخت لەسەر سووتانی چەوری و بەرزکردنەوەی ئاستی خۆڕاگری و جەستەیی ئێوە دەکاتەوە. ئەگەر کێشەی فقاراتان هەیە یان تازە دەستان پێکردووە، پەیڕەوی قۆناغی یەکەم بکەن. ئەگەر پێشتر وەرزشتان کردووە، یاریەکانی قۆناغی دووەم ئەنجام بدەن.
هەر جوڵێک پێویست بە توانەکانی ئێوە 30 چرکە تا 1 خولەک کاتی پێویستە و دوای تەواوبوون پێویستان بە توانەکانی خۆتان 3 بۆ 4 جاری دیکە دووبارەی بکەنەوە. ئێستا بۆ ئەوەی بزانین ئاسانە و ئێوە ئەتوان ئەنجامی بدەن، من بەشێک لەم وەرزشە بە ئارامی ئەنجام دەدەم. ئیرۆبیک هەموو جوڵەکانی لەسەر 8 هەندێک کات 2 4 یان 6 1 2 3 4 5 6 7 8 ئەمە سەریعەکەیەتی 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 لێرە 1 2 3 جووت 1 2 3 4 ڕاست چەپ ڕاست جووت بە خێرایی 1 2 3 4 5 6 7 جووت بۆ ئەم جوڵەیە کە بە خێرایی ئەنجامدا 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 ئارامیەکەی بەم شێوەیە 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 زۆر ئاسانە. ئێستا دەست 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 دەست ئارەزومەندانەیە زۆر ئاسانە. هەموو لەسەر 8 یان 2 یان 4 یان 6 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 1 2 3 4 خێرایی 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 جوڵەی یەکەم هەنگاوی یەکەم بۆ ئەو کەسانی کێشەی فەقەراتیان هەیە. هەنگاوی دووەم هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم جوڵەی دووەم هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم جوڵەی سێم خێرایی اینجا چەپ جوڵەی چوارەم هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم هەنگاوی یەکەم یان دەست هەنگاوی دووەم جوڵەی پێنجەم باسکێتبۆڵ یان ڕاست چەپ
بەڵێ عزیزان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای پامنێرمان داسیار کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە. داسیار سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکانی سلێمانی چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت؟ ساڵتان لەبێ بانیتان باش بەیانی بینەران باش دیارەوەی کە هەبێت تایبەتە بە کۆرۆنا زانیاریەکانی ڕۆژ لە سلێمانی بە جۆرێکی لێ هاتووە زۆرینی بابەتەکان تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە هەبێت ئاماری تازە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بەیانی ڕایگەاند کە هەتاوەکو ئێستا توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕێژەکەی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە بەپێی نوێترین ئامار 103 توشبوو لە هەرێمی کوردستان تۆمار کراوە هەتاوەکو ئێستا دوو حاڵەتی گیان لە دەستدان هەیە سەبارەت بە نێو شاری سلێمانیەوە کە هەبێت ڕێکارەکان بە شێوەیەکی زۆر باش و تونند و تۆڵ و ئامادەکاریکی پێویستی بۆکرەوە تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لیژنێ ئۆپراسیۆنی پارێزگای سلێمانی وەک چۆن لە سەرەتا لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە چوارچێوەی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان توانی پلانێکی باش دابنێ ئێستاش بە هەمان شێوە بە شێوەیەکی زۆرورد خەریکی جێبەجێکردنی ئەو پلانە چنوور من دەمەوێت باسی ئەم شوێنەتان بۆ بکەم کە بەردەم قایمقامەتی سلێمانیە لە ئێستادا و دیمەنانەی بەرچاو دەکەوێت لە چاو ڕۆژانی پێشووترە چۆڵێکی زیاتر هەیە ڕۆژانی پێشووتر خەڵکێکی زۆر ئاهات بۆ پێدانی مۆڵەت بۆ ئەوەی کە ڕێی پێ بدرێ هاتوچۆ بکە هەندێک لەو خەڵکانە یعنی خاوەن بەرژەوەندی بوون وەک کاسبکار دەهاتنە ئێرە بەڵام بەپێی زانیارەکانەوەی کە هەبێت هەتاوەکو ئێستا قایمقامەتی سلێمانی چەند ڕۆژێکە بە هەموو شوێک مۆڵەتی وەستاندووە تەنها مۆڵەت دەداتە ئەو کەسانەی کە با بڵین لە نێو بازاڕەکانی شاری سلێمانیدا لە چوارچێوەی کارەکانی خۆیان ئیش و کار بەڕێ دەکەن ئەو کەسانەش کە قایمقامەتی سلێمانی و لیژنەی ئۆپراسیۆنی پارێزگا باسی لێوە کردووە بریتی دەبن لەو کەسانی کە شوێنەکانیان کراوە دەبێ هەر لە دەرمانخانەکان نانەوەخانەکان گۆشت فرۆشەکان سەموخانەکان سەوزە فرۆشەکان ینی ڕێپێدان ئەو ڕۆژانی پێشووتر هەبوو ئێستا بە شێوەیەکی بەرتەسک گەر لە کاتی پێویستانە بێت تەنانەت نادرێت بۆ کەسانەی کەەوە کاسبکاری شاتونەتە ئێرە چونکە قایمقامەتی سلێمانی لە پێشترا بانگەوازی کرد و ڕایگەیان مۆڵەت پێدان دەوەستێ سەبارەت بە ئاماری هاتوچەوەی کە تایبەتە بە ڕێخستی نێو شار تا ڕادەیەک با بڵین جموجۆڵەکان زۆر کەمی کردوێتەوە بە تایبەت دروست دەوەی کە بابەتی سەرپێچیە لەلایەن شۆفێرانەوە بە شێوەیەکی گشتی کەمی کردوێتەوە ئەم کەمکردنەوەی ژانی لە پای ئەوە هات کە لایەن ئامنیەکان بابڵی هێزەکانی خۆیان تونند و تۆڵ کردەوە و هێزی زیاتریان لە نێو شاری سلێمانی بڵاو پێکرد تا بتوانن پارێزگاری بکەن لە تەندروستی هاوڵاتی ئەمە لەسەر بواری هاتوچۆ و جوڵی هاتوچۆی چ نێو شار چ بابڵین گەڕک و کۆڵانەکان دەوەستمەوە میوانێکم لەگەڵە کە کاک ساڵح ئەمینە سەرپەرشتیاری هاتوچۆی ناوشاری سلێمانی بە سپاسەوە میوانی ئەمێ کاک ئەمین ساڵح بەیانیتان باش سڵاوتان لەبێت سەبارەت بە هاتوچۆ ینی تا چەند هاوڵاتیانی ئێمە یاخود شۆفێرانی ئێمە پابندن بە ڕێنمایەکانی قەدەغی هاتوچۆ لە شاری سلێمانی جەنابەت زیاتر بێتە پێشەوە سپاس دەکەم کاگەبین ڕاستیە ڕاشکەوە نەفسەکەین بڵین تا ڕادەیەکی باش هاوڵاتیان بەگشتی خۆیان شەتەک داوە لە ماڵەکانی خۆیان و پەیوەزارەتی باشیان کردووە بە ڕێنمایەکانی هەم ئۆپراسیۆن لە سەراسی پارێزگای سلێمانی هەم ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ جۆرێک لە پەیوەزارەتی باشیان بە قەدەغی هاتوچۆ هەیە بەڵام ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە هەستمان کرد کە جۆرێک لە هاتنەرۆی خەڵکێک هەیە لە دوای ئەوەی کە پێداچوونەوەمان کرد بە ناسنامەی هاتنەدرەوەی خەڵکان نەبریتی بوون لەو خەڵکانی کە بە دەرکراون لە قەدەغکردنی هاتوچۆ ئەو بەڕێوەبەراتی فەرمانگانەی کە جۆرێک لە جۆرەکان ئەرکەکانیان ئەوەیە کە لە بارودۆخی یاساکانی قەدەغکردنی هاتوچۆشدا بێن بۆ ئەرک بەڵام کارمەندەکانیان و خەڵکەکانیان بە قۆستنەوەی ئەو بارودۆخە لە دوای نەمانی ئەرکەکانیشان بە کاری جۆرا زۆر و بیانوی جۆرا و جۆر کە لە ئەرکی ڕسمیش دانین شەقامەکان و ڕێگاکان بەکارهێنن ئەمە یەکێک بوو لەو حاڵەتانی کە باس کراوە و ئێسامە لە پێداچوونەوەی لەگەڵ هاوڕەکانمان لەگەڵ سەروی خۆمان و بەڕێز بەڕێوەبەر گفتوگۆمان کردووە کە چی بکەین لەم حاڵەتانە بۆی لە لیژنەی باڵای ئۆپەراسیۆن باسی لەسەر بکرێ دۆخێکی تر هەیە سات ئەگەر تێبینی بکەیت تقریبا ناو بازنەی مەلیک مەحموود هاتچۆکردنی تیا زۆر باش کۆنتترۆل کراوە و جۆرێک لە جۆرەکان بە تایبەتی لە دوای دانانی بربەستە کۆنکرێتیەکان زیاتر و باشتر ئەمە چۆتە واری جێبەجێکردنەوە ئمە بیرمان لەوە کردەوە کە لە گەڕەکە میلیەکان
جۆرێک لە هاتنەدەروی خەڵکێ بە ڕێژەیەکی دیاریکرا و بەرچاو بۆیە وا بەرزاندرا لەسەر ڕێنمایەکانی بەڕێز بەڕێوەبەری هاتووی پارێزگای سلێمانی ئێمە ئێستا زۆرینەی هێزەکەمان لە هاتوچۆ لە هاوڕەکانیشمان لە لیژنە ئەمنی تەرکیز و چاومان خستە سەر ئەو گەڕەکە میلیانەوە و ڕێگە و شەقامانەی کە لەوێدا هاوڵاتیان هاتنە دەرەوە بۆ ئێستا ئیشی ئێمە لە دوێنەوە دەستی کردووە بەوەی کە گەڕەکەکان کۆنتترۆل بکەین و شقامانێ و کاسنەوە ناو گەڕەکە میلیەکان بۆی ئەو دۆخی کە لە ناو سنتەرا جێبەجێمان کردووە لەوێش بتوانین ئەو دۆخە لێ کۆنتترۆل بکەین یانی کەواتە قسەکانی ئەو بۆ شێوەیە بربەز لە گەڕەکەکانیشا بە تایبەت گەڕەکە میلیەکان دابرێت بربەز بەماناوی کە کردمان لە بازنەی مەلیک مەحموود نا بەڵکە کۆنتترۆلکردنی ڕۆژی هاتوچۆلویا بە دانانی مەفاریزی گەڕۆک و جێگیر و دانانی ماتۆڕەکان کە سیرێ ماتۆڕێکی باشمان هەیە ئەمە لەسەر ڕێنمایەکانی بەڕێز بەڕێوەبەری چۆ بوو کە تێوینیمان کردم حاڵەتە لەو شوێنانە لە ئاسی پێویست زانیەوە جۆرێک لە پەیوەزدارێتی وەکو ئەوەی کە ئێمە خواستمان هەبوو وەکو بەڕێوەبەری هاتچۆ هاوڵاتیان و شۆفێران لەو جێگانە ناگرتبووە بەرچاو. کاگەمین ڕێکاری پێویست چۆنە لەلایەن ئێوە ئەگەر کەسێ سەرپێچی بکە لە بڕیاری قەدەغی هاتوچۆ بەپێی دو هەمین ڕێنمایی کە لە وەزارەتی ناوخۆوە هاتووە بۆ هەموو پارێزگاکان و هێزەکانی سەرپەرشیکردنی یاسای قەدەغیکردنی هاتوچۆ ئێمە وەکو بەڕێوەبەری هاتوچۆ گە شۆفێرێک سەرپێچی بکە لە یاساکان وەکو پێشتیش ڕاگەندراوە لە ناو سوسیال میدیا و کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ هەموو لایەک 100,000 غرامەی مالی لێ سندرێ ئەگەر ئەم شۆفێرە جارێک ترەمە دووبارە بکاتەوە بڕی سزا مالیەکەی بەرزبێتەوە بۆ 300,000 و دەست بەسەراگرتی و دمبێرەکەشی بۆ 5 ڕۆژ دەستی بەسەراگیرێت سەب ئەم حاڵەتەوە دەستکراوی ئێمە بۆ سزادانی شۆفێران لەم بارودۆخە ناسایە بەم شێوازەیە ئەوەندەی ئەبینرێت ینی لە چاو ڕۆژەکانی پێشووترا هەندێک پابندی ئەبینرێت لە ناو شاری سلێمانی وەنیا بڵێ وەکو عرزم کردی لە ناو پارێزگای سلێمانی وەکو مەڵبەند دۆخەکە باشە و ناو بازنەی مەلیک مەحموود تا ڕادەیەکی زۆر باشە بەڵانەوەی کە هەبوو دەرەوەی بازنەی مەلیک مەحموود ئەویش لە هەندێک لە گەڕەکەکان تەرکیز کراوەتە سەر ئەوانە بۆی بتوانینەوە کۆنتترۆلکەین زایدەن وەکو عرزم کردن هەندێک لەو خەڵکانەی کە لە بەڕێوەبەریەتە دیاریکراوەکانن کە یاسای قەدەغیکردنی هاتووە نانگرێتەوە بۆی سروشتی کارەکەیان ئەوانە کە لە ئەرکی فەرمیشدانین کارمەندەکانیان فەرمانبەرەکانیان ئەوانە دێنەوە ناو شەقامەکان بە بیانووی زۆرا و زۆر و بەکاری زۆرا و زۆر ئۆتۆمبیلەکانیان دەرەکەن و دەزەکەن مەزموزۆڵ ئێستا ئەوانە لەبەرداین کە چی بکەین لەم بارودۆخە باز بکرێت بڕیاریتی لەسەر وەربگیرێ کاتەکان تایم بگرێ لەو واداین کە بتوانین ئەمەش بە زۆر لە جۆرەکان وا بکەین کە کەمترین جموزۆڵ هەبێت. بەڵە سپاس دەکەم کاگەمی ساڵح سەرپەرشتیاری هاتوچۆی ناو شاری سلێمانی سپاس بۆ زانیارەکانت ماندوورە بن لە شتان ساغوێت تیمەکانی بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی و هەموو هێزە ئەمنیەکانی تر ینی 24 ساعت لە ئەرکدان بۆی بتوانن ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن مەبەستە سەرێکیەکە ئەوەی کە هەبێت لایەنە پەیوەندیدارەکان باسی لێوە دەکەن بەجێگەیاندنی ڕێنمایە تەندروستیەکانە بەواتای ئەوەی کە بتوانرێت کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا بکرێت یاخود کەمترین توشبوو هەبێت چ لە هەرێمی کوردستان چ لە پارێزگای سلێمانی و نێو سەنتەری شاری سلێمانی بۆیە لایەنە پەیوەندیدارەکان داوا لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنمایەکان بن قۆناغی لە قۆناغەکان تێپەڕیوە قۆناغی کە لەبەرچاوە بە قۆناغێکی مەترسیدار ناو دەبرێت و قۆناغەیە کە پێویستە هەمووان لە ماڵەکانی خۆیان دابمێنەوە هەمان بتوانن پارێزگاری لە خۆیان بکەن هەمویان بتوانن ڕێنمایەکان جێبەجێ بکەن چنوور بەگشتیوە زانیارەکانی ناو شاری سلێمانی بوو تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا من دەگەڕێمەوە لای تۆ گەر تۆ پرسیارەکەت دەبێت. سپاس بۆ پەیامنەرمان داسیار کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بۆ کاک ئەمین بە ئومێدی لە ساغی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک بە ئومێدی ئەوەی کە سەرجەم هاوڵاتیان پابەندی ڕێنمایی و ڕێکاریەکانی وەزارەتی تەندروستی بن و لە ماڵەکانی خۆیان دابمێنەوە بە هیمەتی هەموو لایەک بتوانین کە زاڵ بین بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا بۆیە گرنگە لە ماڵەکانی خۆمان دابمێنینەوە تکایە بەرنامەی ئەم ڕۆژمان پێشکەشکردن هەتا سبێنێ و با پرۆگرامێکی نوێەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ.